بەڕێزان لە ژنەی کاتی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان فەرمونە بۆ سەر سەکۆی تایبەت بە لە ژنەکان. ئێمە ئەم بەشە تەواو دەکەین و بەیانی دەخرێتە دەنگدان. فەرموو بەڕێز دکتۆر فەرسەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 8 وەستا بووین پێشنیازی یاسا و بڕیار. پێشنیازی یاسا و بڕیارەکان کە لەلایەن ژمارەی یاسایی ئەندامانی پەرلەمان پێشکەش دەکرێت لە ماوەی 14 ڕۆژ لە بەرواری گەیشتنیان لەلایەن لیژنەی یاسایی بە هەماهەنگی لەگەڵ دەستەی سەرۆکایەتی بڕیاری لەسەر دەدرێت لەسەر بنەمای یەک لەو پێوەرانەی خوارەوە. یەک هەبوونی حاڵەتێکی گشتی کە پێویستە بە دەرکردنی یاسایان بڕیارێک بکات، پێویستی بە دەرکردنی یاسایان بڕیارێک بکات. دوو هەبوونی بۆشایەکی یاسایی. سێ ئەگەر کێشە لە جێبەجێکردنی یاسا هەبێت و پێویستی بە هەموارکردنەوە بێت. چوار توانای دابینکردنی بارگرانی دارایی لە ئەنجامی دەرکردنی ئەو یاسایە یان بڕیارە. پێنج مەرجی ڕواڵەتی شکلی یان یاسایی تێدا بێت. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەت. دەرگای گفتوگۆ لەسەر ئەم مادە دەکەینەوە بە ناونووسین. بەڵێ دیارە 6 بەڕێز داوای کردووە لەسەر ئەم مادەیە گفتوگۆ بکەن، قسە بکەن. بەڕێز عومەر عینات فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من سیاغی ئەم مادەیەم کردۆتەوە مادەی 8 بەلای منەوە مەرجی پێنجەم کە دانراوە زیادەیە لە ناو دیباچەکان ڕێگام کردێتەوە گەر ئیجازە بدەنێ خوێنمەوە. پێشنیازی یاسا و بڕیارەکان کە لایەن ژمارەی پێویست لە ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش دەکرێت پێویستە شێوازی یاسادانانی لەخۆ گرتبێت و لە ماوەی 14 ڕۆژدا لە بەرواری پێشکەشکردنیان لەلایەن لیژنەی یاسایی بە هەماهەنگی لەگەڵ دەستەی سەرۆکایەتی بڕیاری لەسەر دەدرێت لەسەر بنەمای گونجاندنی لەگەڵ یەکێک لەو پێوەرانەی خوارەوە. یەکەم بوونی بابەتێکی گشتی کە پێویست بە دەرچواندنی یاسایان بڕیار بکات. دووەم بوونی بۆشاییەکی یاسایی. سێهەم لێکەوتنەوەی کێشە لە ئەنجامی جێبەجێکردنی یاسایەک یان بڕیارێک. چوارەم لە دەرچواندنی ئەو یاسایە یان بڕیارە ڕەچاوی بارگرانی دارایی لەسەر حکوومەت بکرێت. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. ئەوە بنێرە کاک عومەر. بە سپاسەوە. بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پشتگیری کاک عومەری دەکەم لە تێبینیەکان. تێبینی ئەوەی فەقەرەی پێنجەم لە مادەی 8 ئەگەر ماوە مەرجی ڕواڵەتی شکلی یاسایی تێدا بێت بە پێ ئەوەی ئیضافە بکرێت بە پێ مادەکان داڕێژرابێت لەگەڵ هۆکارەکانی دەرچوونی. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز قادر عوتمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من پێم باشە جگە لە لیژنەی یاسایی و بە هەماهەنگی لەگەڵ دەستەی سەرۆکایەتی لیژنەی یاسایی هەماهەنگی لەگەڵ لیژنەی تایبەتمەندی شەبێەوە پرۆژەکە. چونکە بۆ نمونە ئێستا پرۆژەیە کە ڕەهەندی مالی هەیە ڕەنگ بێ ڕاستە و خۆ بە تەواوی ناچێتە تایبەتمەندی لیژنەی قانونی تا بڵێ ینی بەجددی بە نمونە پێویستی بە هەماهەنگی لەگەڵ لیژنەی مالی هەیە. ئەوە بۆ هەموو لیژنەکانی دیکەش ڕاستە بە تایبەتی لیژنە تایبەتمەندەکان. سەبارەت بە خاڵی سێ لێرەدا تعدیلکردنی قانون و بڕیارەکان تەنها وابەستەی گرفت کراوە گەر گرفت لە جێبەجێکردندا بوو. مەرج نییە قانونی یا بڕیار کە تعدیل بکرێت تەنها گرفتەکەی لە جێبەجێکردندا بێ. هەندێک جار گرفت لە جێبەجێکردنی قانونەکەشدا نیە بەڵام پێویستی بە تعدیلە. جا بۆ کەمکردنەوە و زیادکردنی ماف و ئیمتیازەکان بێ بۆ کەمکردنەوەی بێ یا بۆ زیادکردنی بێ. مەرج نییە. بە قەناعەتی من ئەو خاڵی سێمە هەر هەڵبگیری، ینی پێویست ناکە لەوێدا هەبێ. ینی تۆ ئەوە قانونەکە هەیە یا بڕیارەکە هەیە پێشتر دەرکراوە، ینی ئەگەر تعدیلی پێویست بێ ئیلا مەرجە دەبێت لە ینی گرفت لە جێبەجێکردندا بێ. ئەنجا جێبەجێکردنیش لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە تەنها ئەوە نییە ینی ئایا دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێ ناکە یان گرفت لە خودی قانونەکەدا هەیە کە کێشە لە جێبەجێکردنی دەکەوێتەوە دووشتی لێک جیاوازە. ئەگەر قانونەکە جێبەجێ بکرێت کێشە لە جێبەجێکردن
چی لێ دەکەوێتەوە یان دەسەڵاتی جێبەجێکردن خۆی جێبەجێ ناکە وە سەبارەت بە خاڵی چوارەمیش لە ڕاستیدا ینی پێویستە هەماهەنگی لە نێوانی پەرلەمان و حکومەت داهابێەوە ئەو پرۆژان بڕیار و یان ئەو پرۆژە و پێشنیازە یاسا و بڕیارانەی کە هەن بە هەماهەنگی بێ نەک تەنها لیژنە ڕەت کاتەوە بڵێ کاکە ئەمە بارگرانی دروست دەکە خۆ حکومەت هەمیشە ینی دەتوانم بڵێم زۆربەی کات دەڵێ کاکە بارگرانیە ینی ئەوە واتە پێویستە پەرلەمان بەبێ ئامادە نەبوونی حکومەت و بەبێ ئۆکەی حکومەت لە پرۆژەیەک کە بوعدی مالی هەبێ بەتەنها دەرنەکە بەڵام لە هەما کات دیشدا ینی ئەوەش کە هەیە بەو شێوەی لە خاڵی چوارەمدا هاتووە پێم وایە شتێکی مەتاتی شەو و ئەو تۆشە کە هەمیشە دەتوانی هەر پرۆژەیەک کە بوعدی مالی هەبێ هەر لە هەنگاوی یەکەم ڕەت بکرێتەوە ئەگەر لە کاتێکدا ئەو پرۆژەیە بڕینی ڕێکارەکانی دیکەی بوون بە قانونیش پێویست کە هەر دەتوانرێت لە هەنگاوی یەکەم ڕەت بکرێتەوە بەو با بیانوێەوە زۆر سوپاس سپاس بۆ بەڕێز قادر وتمان بەڕێز شکریە شێخانی بەڕێز سەرۆکی پەرلەمان شکریە شێخانی دیارە ئێمە لەو خولەی پەرلەماندا بەڕاستی گیرمان خوار بەدەست قەیرانی دارایی چەندەها پرۆژە پێشکەش کرا بە بیانووی قەیرانی دارایی و ڕەهەندی دارایی حکومەت ئامادە نەبوو بستە ژێرباری ئەمەوە گرنگترین پرۆژەش کە ئێستا لە پەرلەماندا ئامادە کرا پرۆژەی سۆشیاڵە من پێم وایە خاڵی چوارەم ئەگەر بە شێوازی شردانە ڕێژدرێتەوە ئەوە لە خولی داهاتوش بە هەمان شێواز دەکەینە ژێر هەمان زەخت و پرۆژەکان پەسەند ناکرێ دەکرێت بەو شێوازە دابڕێژرێتەوە ئەگەر پەرلەمان دوای بەدواداچوونەکان و دەستکەوتنی داتای ڕاست و دروست بۆی دەرکەوت کە حکوومەت لە توانایدا هەیە ئەو پرۆژەیە پەسەند بکرێتن دەکرێت بە کاتی دیاریکراویشی لە بۆ دابدرێ بەنسبەت خاڵی سێەم پێم وایە وێڕای پاڵپشتیکردنی قسەکانی کاقادر و کاعومەر پێم وایە خاڵی چوارەم ئەگەر بەم شێوازەی لێ بکرێ باش دەبێ ئەگەر پێویستی بە هەموارکردنەوە هەبێ ئەوەندەی تر لا ببرێ و کێشەی نامینە و سپاس سپاس بۆ بەڕێز شکریە شێخانی بەڕێز عەلی عوسمان بەڕێز جەنابێ سەرۆکی پارلەمانی مادە هەشتێ پێشنیارکەم وی ڕەنگە خارێ بێدە دەڕشتن بڕگا ئێکێ و دوێ و سێ بێنە دەمەشکردن وی ڕەنگە خارێ هەبوونی حالەتێکی گشتی پێویستی بە دەرکردنی یاسا یان بڕیار هەبیت یان بۆشایەکی یاسایی هەبیت یان کێشە لە جێبەجێکردنی یاسا هەبیت و پێویستی بە هەموارکردنە هەبیت خاڵە چارێ و پێنجەژی بێنە دەمەشکردن وی ڕەنگە خارێ دیارکردی ڕەچاوی باری دارایی حکومەت بکرێت لە دەرکردنی ئەو یاسا و بڕیارانە و مەرجی ڕەواڵەتی شکلی یاسایی تێدا هەبیت زۆر سپاس سپاس بۆ بەڕێز عەلی عوسمان بەڕێز عەلی حەمە ساڵح بەڕێز سەرۆکی پەرلەمان من تێبینیم تەنیا لەسەر خاڵی چوارەمەیە ئەی بەسمەوە بە دیباجەکەەوە کە توانای دابینکردنی باری دارایی ئەمە نە لە اختصاصی لیژنەی یاساییە نە لە اختصاصی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە ڕەنگە ئەرکی لیژنەی دارایی بێ لێکۆڵینەوە بکە پاش لێکۆڵینەوە ئەو جا بزانرێت توانای باری دارایی هەیە یان نییانی بۆیە ئەم خاڵە لە اختصاصی ئەو دوو دەستە بەڕێزانی هەم لیژنەی یاسایی هەم دەستی سەرۆکایەتی پەرلەمان سپاس بۆ بەڕێز عەلی حەمە ساڵح بەڕێزان گفتوگۆ لەسەر ئەم مادەیە کۆتایی هات دەرفەت بە لیژنەی کاتی دەدەن ئی پەیرۆی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەڕێز دکتۆر فەرسەد ئاگیان دڕنکردنەوەی پێویست هەبن بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی دواتر ئەوەی بەڕێز عومەر عنایەت پێشکەشی کرد پێشنیازەکەی بەجێیە لە کۆبوونەوەی لیژنە تەئکید پێی وەردەگرین تێبینیەکانی کا قادر لە بەرچاو دەگرین ئەوەی کە پێویست بێت طبعا ئەوی تر بەشێکیان سیاغە بوون ئەوەی کە کرا بەڵام پێم خۆشە یەک ڕوونکردنەوە بدەم لەسەر ئەوەی کە ئایا لێرە دەوری لیژنەی قانونی لەگەر سەرۆکایەتی هەرێم چییە لەو کە ئێمە مەشروعی قانون پێشکەش دەکرێت دەبی جیهەتەکە بێ فەحسی بکات پشکنینی بۆ بکات لە ڕووی سەلامەتی قانونی هەیکەلیەتی قانونی منهجێتی قانونی و ئایا ئەسڵەن لەوانەیە قانونش کە هەبی هاوشێوەی ئەو قانونەی ئەو ڕەفیقانەی ئەو هاوڕێیانەی پێشکەشیان کردو نەیانزانی بوو بێ و ئەسڵەن لەوانەیە ئەو قانونە لەو اختصاصی پێویست پارێکی زۆر لەسەر حکوومەت دروستکە خۆ
ئەوە پێویستی بە تەخەسوس و لیژنەی مالی نییە هەر کە تۆ سەیری کەی دەزانی ئایا ئەوە پارە لەسەر حکومەت دروستەکەیانە یەکسەر ئەوە دەچێتەوە اختصاصی حکومەت کە پێشکەشکە بۆیە ئەمە بریتیە تەنها لە فەحسکردن پشکنین ئایا سەلامەتی قانونی تێدایە لەگەڵ لیژنەی قانونی یان نا ئەگەر سەلامەتی قانونی تێدا بوو ئەو کاتی کە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا لیژنە پەیوەندیدارەکان دێن راپۆرتی لەسەر دەنووسن و ڕێکارەکان بەردەوامە بن. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد. بەڕێزان کۆتایی بە گفتوگۆ دێنین لەسەر ئەم مادەیە دەچینە مادەی 81 فەرموو بەڕێزان. مادەی 81 دوای تێڕوانینی پرۆژە پێشنیازەکە کە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان و لێژنەی یاسایی ئەگەر دەرکەوت یەکێ لەو پێوەرانەی تێدانیە کە لە مادەی 90 پەیڕەوە داهاتووە ڕەت دەکرێتەوە کردنەوەی یەکەمی بۆ ناکرێت بەڵێ نەوەتەکە دەکرێت باشتە نۆتەکە دەکرێت باشتە. سپاس بۆ بەڕێز قەرەمان ئەندامی لیژنەی کاتی پەیڕەوی ناوخۆ ئەوەی داوا دەکەن گفتوگۆ لەسەر ئەم مادەیە بیکەن دیارە تەنیا 4 کەسمان هەنە لە دکتورە بەهار عەبدوڕحمان دەست پێ دەکەین. فەرموو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە پێشنیاز یاسا و بڕیار لیژنەی یاسایی لەگەڵ سەرۆکایەتی زۆر ئەولەوێتی پێدراوە لیژنەی تایبەتمەند لێرە هیچ ڕەچاو نەکراوە خاڵەکانی تریش ئەخوێنیتەوە بە هەمان شێوە بۆیە من پێشنیارەکەم لەم مادەیە بە تایبەتی ڕەتکردنەوەی تایە جگە لە سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەی یاسایی لیژنەی تایبەتمەندیش ئیزافە بکرێت بۆی لەو ئیشکالانە نەجاتمان بێت چونکە لە خاڵی دوای لە مادەی دوای ئەویشتا هەرچەند باسکراوە خرێتە بەردەم دەستەی گشتی بەڵام دەستەی گشتی تەنها سەرۆکی فراکسیۆنەکان ئیزافە ئەبێ لیژنەی تایبەتمەند هیچ ڕۆڵێکی نابێت لەوەیە بۆیە من ئەو پێشنیارەکەم و هیوادارم لیژنەی تایبەتمەندیش ئیزافە بکرێ و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بەهار عەبدوڕحمان. بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان وڵا دەمێ فەقەرەك ئەگە ئیزافەی بکە لیژنەی قانونی ئەویش لە ئاخیری ئەگە بابلێن یاسایەک لە دەرەوەی پەرلەمانی هات لە ناو لیژنەی کە ڕەت کراوە نابی جهەی معنی ئەوی لە دەرەی پەرلەمانیە بە نووسراوە تەبلیغ بکرێ بە کەم کورتیەکانی ئەوی لە یاسایی هەبووە ئەوی نردیتی هەتا ڕاستی بکاتەوە سەڵە نوێ دیسان بێتە ناو پەرلەمانی حتا گفتوگۆی لەسەر بکرێ ئەگە ئەوە ئیزافە بکرێ باشە. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز ئاری عەبدوڵەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 81 بەم زۆرەی لێ بکرێت دوای تێڕوانین و لێتوێژینەوەی بەم زۆری لێ بکرێت دوای تێڕوانین و لێتوێژینەوەی پرۆژە پێشنیازەکە چونکە مادەم بابەت ڕەتکردنەوەی پێویستی بە لێتوێژینەوەی سەرۆکایەتی پەرلەمان و لیژنە پەیوەنددارەکانەوە هەیە دوای تێڕوانین و لێتوێژینەوەی پرۆژە پێشنیازەکە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان و لیژنە پەیوەنددارەکانەوە ئەگەر دەرکەوت لەگەڵ ئەو پێوارانەدا نایەنەوە کە لە مادەی 80 ئەم پەیڕەوەدا هاتووە ڕەت دەکرێتەوە و لە کۆتایی خوێنەوەی یەکەمی بۆ ناکرێت ئەوە لا ببرێت چونکە پێویست نییە کە ڕەت کرایەوە خوێنەوەی بۆ ناکرێت. سپاس. سپاس بۆ بەڕێز هاری عەبدوڵەتیف. بەڕێز قادر وتمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە دەستەی گشتی بە چی میکانیزمێک یەکلای دەکاتەوە ینی ڕوونە دەستەی گشتی لە کێ پێک دێ بەڵام بە چ میکانیزمێک لە پێشتریش لە گفتوگۆکردنی مادەکانی ڕابردوو پێشنیاری ئەومان کرد وتمان میکانیزمێک دیاری بکرێنی بەچی بە زۆرینە بە زۆرینەی سادە بە زۆرینەی ڕەها ینی دەخرێتە دەنگدانەوە بە چ میکانیزمێک بۆ دەستەی گشتی کە یەکلای پرۆژەکە دەکاتەوە لەگەڵدا یا ڕەتی پرۆژەکە دەکاتەوە. بەڵێ عفونکە ینی تۆ دەڵی دەستەی گشتی نووسراوە ڕەتی دەکاتەوە ینی دەخرێتەوە بەردەم دەستەی گشتی دوای لیژنەی ئەوە نێوەتە بۆ یەکلاکردنەوەی.
ئەگە نەنووسرابێتەوە بە زۆرینەی سادەیە. ئەگەر ئەوەکەی خۆم تەواوکەم عفو ئەگەر بەڵێ عفو ستا مادەی 81 بەڵێ مادەی 81ەوە لە کاتێکدا ئەندامانی پەرلەمان کە پێشنیاری یاسایا بڕیارەکان پێشکەش کرد. ئەوە ماوە عفو بەێ داوای لێبرنەوەیە من سپاس بۆ بەڕێز قادر وتمان بەڕێز مامۆستا مەلەمەروان. بەڕێز سەرۆکی پەرلەمانم پێشنیارێک دەکەم ئەگە کاک دکتۆر فەرسەد پێی باش بێتن چکاوان زۆر پێوەماندوو بوون ئەو مادەی 81 مادەی 82 83 هەمووی مەربوطە پێکەوە یعنی وای لێ بکرێتن مادەی 81 یەکەم و دووەم و سێم و چوارەم یعنی ئەو هەموو مادانە بە تەسەوری من زیادە و بکرێتە خاڵی 1 و 2 و 3 و 4 هەمووی پێکەوە مەربوطن. دەستان خۆش بێت. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلەمەروان. بەڕێز عومەر عینایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر بە وردی ئەگەر بە وردی مادەی ئەشتاوێک بخوێنینەوە دوای تێڕوانینی پرۆژە پێشنیازەکە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە و لیژنەی یاسایی ئەگەر دەرکەوت یەکێک لەو پێوارانی تێدا نییە لە مادەی 80 ئەم پەیڕەوەدا ڕەت دەکرێتەوە. بەڕێی منەوە نالۆجیکە یعنی ئەبێ بگونجێ لەگەڵ یەکێکیانە نەک یەکێکیانیتیانە کەواتە هەر لەوانێتیانەی بە ڕەت دەکرێتەوە. لەبەرەوە من پێشنیارەکەم بەم شێوەیە بنووسرێتەوە پاش تێڕوانینی پرۆژە پێشنیار کراوەکە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان و لیژنەی یاسایی ئەگەر دەرکەوت لەگەڵ یەکێک لەو پێوارانەدان کە لە مادەی 90 هاتووە نایەتەوە ڕەت دەکرێتەوە. ناکرێ هەر چواری تیابێت لەبەر ئەگەر یەک دانەشی تیابێ ئەبێ وەربگیرێ. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت. ئەوە بنێرە کاک عومەرەوەی نووسیتە بە سپاسەوە. بەڕێزان گفتوگۆ لەسەر مادەیە کوتایی هات دەرفەت بە لیژنەی پەیڕەو دەدەین. بەڕێزانێکە ڕوونکردنەوە پێویست هەبن پێشکەش بە دانیشتنەکە بکەن. بەڕێز سەرۆکی پەرلەمان تایبەت بەم مادەیە ئێمە تێبینی ئەندامانی بەڕێزی پەرلەمان وەردەگرین بە تایبەتی ئەوەی پەیوەست بوو بە دەمجکردنی دواتر دەیخینە دەنگدان چونکە ڕێگای تێدەچیت. ئەوەی تر طبعا ئێمە لێرە تەنها کە باسی پێشنیاز دەکەین مەبەستمان ئەوانن کە لەلایەن دە ئەندامی پەرلەمانەوە پێشکەش کراون. ئەوەی کە لە حکوومەت پێشکەش دەکرێت پێی دەگوترێت مەشروعی قانون ئەوە یەکەم جار وەزارەتێکی پەیوەندیدار حازری دەکات دوایە دەچێتە مەجلس وزەرا مەجلس وزەرا دەینێریتە مەجلس شورا لە مەجلس شورا پەسەند دەکرێت دێتەوە کۆبنەوەی مەجلس وزەرا کۆبنەوەی مەجلس وزەرا بە تەواوی پەسەندیەکە ئینجا دەنێرێتە حکوومەت واتە ئەوەی حکوومەت خۆی لە خۆیدا بە سێ چار فلتەر تێپەڕ دەبێت معقول نییە ئەوەی پەرلەمانیش بە یەک فلتەر تێپەڕ نەبێت کە فلتەری لیژنەی یاسایی و سەرۆکایەتی پەرلەمانە یعنی فەرقی مقتەرەحی قانون لەگە مەشروعی قانونەوە مەشروعی قانون خۆی لە خۆیدا سێ چار فلتەرە بڕین بە تایبەتی مەجلسی شورا کە کۆمەڵی خەبیری قانونی حاکمی گەورە دانیشتون لە ڕووی قانونی و سیاغێکەنەوە شکلیە ناوڕۆک مەزمون ئەوەی پەرلەمان دە کەس پێشکەشەکەن ممچینە ڕێیتێتی هەردەیان قانونی نەبن لەوانەیە هەردەیان قانونی نەبن کە ئەو مەشروعی پێشکەشەکەن بۆیە زۆر تەبیعیە کە لێرە لەلایەن لیژنەی قانونی و سەرۆکایەتی پەرلەمان پشکنینی قانونی بۆ بکرێت ئایا لە ڕووی قانونی سەلامەتە یاننا و ئەوان ناتوانن لە ڕووی ناوەڕۆکەوە هیچ ڕەتکەنەوە تەنها شتەکان پەیوەستە بەو خاڵانەی لێرە باس کراوە. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد بۆ ئەم ڕوونکردنەوەیە. بەڕێزان دەچینە مادەی 82 فەرموو بەڕێزان لیژنەی پەیڕەو مادەی 82 لە کاتێکدا ئەندامانی پەرلەمان کە پێشنیازی یاسا یان بڕیارەکەیان پێشکەش کردووە ڕای سەرۆکایەتی پەرلەمان و لێژنەی یاسایی بۆیان بڕواپێهێنەر نەبوو بابەتەکە دەخرێتە بەردەم دەستەی گشتی بۆ یەکلایکردنەوەی ئەگەر لەوێژ ڕەت کرایەوە ئەندامانی پەرلەمان هەر پێداگریان کرد لەسەر پێشنیازەکەیان ئەوە دەخرێتە بەردەم پەرلەمان بۆ بڕیاردان لەسەری سواس بۆ گفتوگۆ لەسەر مادەی 82 تەنیا یەک بەڕێز هەیە بەڕێز بەهار عەبدوڕحمان فەرموو بەڕێز بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو بەڕێزی تر فەرموو بەڕێز ئەمە پرسیارێکە ئاراستەی لیژنەی بەڕێزی ئەەکەم ئەگەر وەڵامم بدەنەوە ئەم مادانە کە باس لە پێشنیازکردنە قبوڵکردنە ڕەتکردنەوەیە ڕۆڵی لیژنە تایبەتمەندەکان هەر دیارە لە پەرلەمانی کوردستان ئەزانین کە کۆمەڵی لیژنەی تایبەتمەند هەیە
لیژنەی تایبەتمەند هیچ ڕۆڵێکی نە لە پێشنیاز نە لە قبولکردن نە لە ڕەتکردنەوە هەیە. یعنی ئەگەر دیقەتی هەموو مادەکان بە لیژنەی تایبەتمەند هیچ ڕۆڵێکی نییە. ئەی کاتە نابێت یعنی لە مەسلەی یاسایە کە ئەم لیژنانە ئیشی سەرەکیان ئەوەیە کە راپۆرت ئەنووسن لەسەر ئەو پرۆژانەی کە ئاراستەیان ئەکرێت. تکە ئەەکەم ئەو فەراغە وەڵامی ئەوەمان بنەوە چۆن پڕ ئەکرێتەوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز بار عەبدوڕحمان. با تەواوی کەین اینجا دەرفەت بە کاک دکتۆر فەرسەد دەدەین بۆ وەڵامدانەوە ئەگەر پێویست کرا. بەڕێز شکورە شێخانی دواتر بەڕێز قادر وتمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من پێم وایە لە جیاتی ئەوەی ئەو پرۆژەیە کە ڕەت بکرێتەوە بۆ ئەو ئەندامەی کە پێشکەشیان کردی وەکو دکتۆر گوتی لەوانەیە ئەوانە بیرۆکەیەکی زۆر باشیان پێیە و لەوانەیە کێشەی گرفتێکی گەورە هەیە کە کردویانە بە پرۆژە یاسا. جا بۆ ئەو پێشنیان نەکرێ بڕگەیەک زیاد نەکرێ لێژنەیەکی تایبەتمەند لە کەسە قانونیەکانی ناو پەرلەمان دروست بکرێ هەر پرۆژەیەک لەو بارە و کەم و کورتی هەبوو ئەوان ئەو کەم و کورتیە چاک بکەنەوە چونکە ڕەنگە چەند جارێک بگەڕێنرێتەوە بۆ ئەندامانە ئەوان وەکو پێویست نتوانن ئەو کەم و کورتیانە پڕ بکەنەوە بەڵام ئەو لێژنە ڕەنگە بتوانێت هەموو کەم و کورتیەکان بە سیغەیەکی قانونی دایبڕێژتەوە. سپاس. سپاس بۆ بەڕێز شکورە شێخانی. بەڕێز قادر وتمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشتریش بەڕێزان لە لیژنەی کاتی وەڵامیاندایەوە کەوتمان پێویستە هەمانگی لەگەڵ لیژنەی تایبەتمەندیش بکرێت. لێرەشدا هەر پێویستە چەندە وتیان لەبەر چاو دەگرین بۆ ئەو بەڕێزانش و من کە دەخرێتەوە بەردەم پەرلەمان ئەگەر پرسیار بێ لە لیژنەی کاتی ئایا پەرلەمان یەکسەر دەنگی لەسەر دەدا بە زۆرینە و کەمینە طبعاً دەنگی لەسەر دەدایان دەرفەتی گفتوگۆکردن و دەربڕینی ڕەئی دەبێت بۆ ئەوانەی بەرگری دەکەن لەمانەوەی پرۆژەکە و بۆ ئەوانەشی کە پێیان وایە پێویستە پرۆژەکە ڕەت بکرێتەوە. یعنی ئایا دەرفەتی گفتوگۆ دەدرێت گفتوگۆکردن نەک بە معنای پەسەندکردنی پرۆژەکە بەڵکو بۆ ئەوانەی کە بەرگری لە پرۆژەکەی خۆیان دەکەن یان ئەوانەی کە پێیان وایە پرۆژەکەیان پێویست نییە. ئەگەر دەرفەتی قسەکردن بدرێت پێویستە لێرەدا ئاماژە بۆ بکرێت گفتوگۆکردنی لە پێناوی یەکلاکردنەوەی پرۆژەکەدا و ئەگەر یەکسەریش بخرێتە دەنگدانەوە قەستی ئێوەەوە بە یەکسەر دەخرێتە دەنگدانەوە بە ئەو مەسلەیەکی کە پێم وایە کە ئەو کات پێویست بۆ دەکا یەکسەر نەخرێتە دەنگدانەوە بەڵکو چ ئەوانەی کە بەرگری دەکەن چ ئەوانەشی کە دژن هەردوو جیەتەکە پێویستیان بە ڕوونکردنەوە و قسە لەسەرکردنی پرۆژەکە و یا پێویستبوونی پرۆژەکە یا پێویست نەبوونی پرۆژەکەیە و زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز قادر وتمان. گفتوگۆ لەسەر ئەم مادەیە کۆتایی هات. بەڕێز لەجنەی پەیڕە و دکتۆر فەرسەد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێمە ئەگەر ئەندامانی بەڕێزی پەرلەمان سەیری مادەی 83 بکەن هە لە دوای ئەو مادەیە کە دێت ئێمە معالەجەی ئەوەمان کردووە ئەگەر یاساکە دەکرێت هەمووی ڕەت نەکرێتەوە دەکرێت وەکو ئەوەی شکوریە خانگوتی هەندێک مڵاحەزاتی لەسەربی بۆ ئەو بەڕێزانە دەگەندرێتەوە بۆی چاک بکرێت. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم دیسان ئێمە دەرفەتمان داوە گەر بێت و ئەو لیژنەی یاسایی لەگەڵ سەرۆکایەتی ڕەتیان کرد و ئەوانە بۆیان هەیە ئیتر بە دوو مەرحەلەی تر یەکەچیان دەستەی گشتیە کە پێک دێ لە سەرۆکی فراکسیۆنەکان لەگەڵ سەرۆکایەتی پەرلەمان ئەگەر هەر دەستەی گشتیش گریمان سیر کە چەند فلتەرمان داناوە گریمان هەر ڕەتی کردەوە بۆیان هەیە داوا بکەن لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێ بەڵام مناقەشە ناکرێ بە بەڵێیان بە نەخێر دەنگی لەسەر درێ. یعنی بە هیچ شێوەیەک ئەو دە ئەندامە بەڕێزەی پەرلەمان کە پرۆژێکیان پێشکەش کردووە پێشنیازێکیان پێشکەش کردووە مەغبوونی چکە چەندین جار دەرفەتیان پێدراوە. یەکەم جار دەکرێت کە پێشکەشیان کرد لەوانەیە جزئیان ڕەت کرێتەوە چاک دەکرێت. ئەگەر هەمووشی ڕەت کراوە دەستنە دەستەی گشتی ئەگەر چوونە دەستەی گشتی هەر ڕەت کرایەوە دێنە هۆڵی پەرلەمان لەوە زیاتر چ دەرفەتێک بدرێت. یعنی زۆر باش دراوە. خاڵەشی دی سەبارەت بە لیژنەی پەیوەندیدار بۆ هەموو ئەو مادانێک کە لە دواوە دەمەوێت ڕوونکردنەوە بدەم ئێمە سیستەمی یاسادانانمان لە پەرلەمانی کوردستان گۆڕیوە لە مەودووە قانونێک بە هەموویەوە بۆ یەک لیژنە ناڕوات. ئەو قانونە تەجزیئە دەکرێت لەوانەیە قانونێک کاتبی پەیوەندی بە لیژنەی کشت و کاڵ هەبی و پەیوەندی بە لیژنەی شارەوانی شەبی ئەو بەشەی پەیوەندی بە لیژنەی کشت و کاڵە لۆ لیژنەی کشت و کاڵە ڕوا ئەو بەشەی دی ئەو مادانەی پەیوەندی بە لیژنەی شارەوانی بۆ شارەوانی دەوا. دیسان ئەوەش شتێک نییە ئەمە ئیبداعمان کردبیت ئەوە شتێکە لە پەرلەماناتی دنیا وەرمانگرتووە بۆیە
وامەینە بەرچاوی خۆتان قانونێک وەکو جاری جاران لێرە سەرۆکایەتی بڕیارەدا دەڵێ ئەمە بۆ لیژنەی قانونی و لیژنەی شارەوانی نەخێر لەوانەیە هەر یەک قانون تەجزیە بکرێت بۆ 5 لیژنە بۆ 4 لیژنە هەر یەکە و مادەی خۆی ڕوات و مادەکان دەگەڕێنیتەوە دواتر کۆ دەکرێتەوە بۆیە سیستەمی یاسادانانی ئێمە کە لەم پەیڕەوە بڕیارمان ینی پەسەندمان کردو وەکو لیژنەی کاتی جیاوازە لەگەڵ سیستەمی یاسادانانی ئێستا بۆیە لە مناقەشەکردن ئەگەر بکرێ کاتێک بۆ نمونە بەیانی بەشی بودجە مناقشە ئەەکەین لە ئەلفیە تا یایی بەشی بودجە بخوێننەوە بۆ ئەوەی منهەجیەتێک لە تەسەلسولی ئیشکردنی ئێمە دیاربی لە بەرچاوتان تاوەکو بتوانین لەگەڵی بگونجێن و مناقشەکانمان لەگەڵ ئەو منهەجیەتە بگونجێت کە ئێمە دامانناوە. سپاس بۆ دکتۆر فەرسەد بۆ ئەو ڕوونکردنەوە دیار ڕوونکردنەوەکی ترمان هەیە بەڕێز دکتۆرە بەڕێزەوە بەکرالادنی فەرموو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم سێ مادەیە مادەی هەشتاویەک و هەشتاودوو هەشتاوسێ بریتە لەو فلتەرەی کە دائەنرێ بۆ ئەوەی کە ئەم پێشنیازی یاسا و بڕیارانە ئایا پێوەرە شکڵی و مەوزوعەکانی تێدا یاخود نایە و ئایا ئەم پێشنیازانە ئەم پێشنیازی یاسا و بڕیارانە جەدوای هەیە یاخود نییە و لێرەدا بە سێ فلتەرا تێ ئەپەڕێ هەم سەرۆکایەتی پەرلەمان هەم دەستەی گشتی و هەم لیژنەی یاسایی و من پێم وایە بەم ڕێکارانە بەڵێ ئەرچی لیژنەی هێشتا نەچۆتە ناو لیژنە تایبەتمەندەکانەوە ئەبێ ئەم پێوەرە ببڕێ ئەنجا دوای ئیحالاکرێ بۆ لیژنەی تایبەت و ئەوان بەشدارەکرێن و من پێم وایە ئەمە ئەرچی لیژنەی یاسایی لە خولی داهاتوی پەرلەمانی کوردستانە قورسترە بێ بۆیە من پێم باشە بەڕاستی کە سنتەری توێژینەوەی یاسایی ئەمان بە جۆرێک لە جۆرەکان کە مؤسسەیەکن سەر بەم پەرلەمانە سوود لە خیبرەکان وەرگین بۆ ئەوەی باری لیژنەی یاسایی قرس نەکەین کە ئەم هەموو پرۆژە پێشنیاز یاسایی دێتە بەردەمی وەلایەکی تریشەوە ئەم فلتەرە بۆ ئەوەیە دانراوە کە کەمکردنەوەی بارگرانیە لەسەر سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئەوەی کە ئێمە ئەو یاسا و بڕیارانی کە دەریەکەین جەدوای هەبێت چونکە زۆر دەرکردنی یاساش نیشانەی فعالیت و ئەکتیڤبوونی پەرلەمان نییە بەڵکو گرنگی یاساکان و ئەو ضرورەتی کە ئەو یاسایە دێخوکەنێ. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزە بۆ بەکر هەلەدنی بۆ ئەو ڕوونکردنەوە. ئەو تێبینیەتان وەرگرت بە تاکید تێبینیەکەتان وەرگرت. بەڕێ سەرۆکی پەرلەمان ئێمە هەموو ئەو تێبینیانەی کە ئەندامانی پەرلەمان دێڵێ نووسیومانە ئێمە کۆبنەوەی لیژنە دەکەین و ئەوەی پێویست بیوەری دەگرین دەمجە سیاغەیە هەموو ئەمانە وەردەگرین و لە کۆبنەوەی داهاتوو ئەوەی بە تایبەتی سێ کەش زیاتر پشتگیری کردبی حتمما دەیخینە دەنگدان. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد. بەڕێزان دەچینە مادەی 83 فەرموو بەڕێزان. مادەی 83 ئەگەر پێشنیازی یاساییان بڕیارەکە بە شێوەیەکی گشتی ڕەت نەکرایەوە بەڵام سەرۆکایەتی پەرلەمان و لێژنەی یاسایی تێبینیان لەسەر پرۆژە پێشنیازەکە هەبوو ئەوە لەو حالەتە دەگەڕێنرێتەوە بۆ ئەندامانەی پێشکەشیان کردووە بۆ ڕەچاوکردنی تێبینیەکان و دووبارە پێشکەشکردنەوەی. سپاس بۆ بەڕێز قارەمان بۆ خوندنەوەی ئەم مادەیە. دیارە یەک بەڕێز هەیە داوای قسەکردن دەکات. فەرموو بەڕێز کاکاری عەبدوڵەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنیا ڕێخستنی لایانی ڕێزمانیە ڕستەی یەکەم لا ببرێت بەم چەشنەی لێ بکرێت ئەگەر سەرۆکایەتی پەرلەمان و لیژنە تایبەتمەندەکان تێبینیان هەبوو لەسەر پرۆژە پێشنیازکاوەکە فاریزە ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەو ئەندامانەی پێشکەشیان کردووە بۆ ڕەچاوکردنی تێبینیەکان و دووبارە پێشکەشکردنەوەی. سپاس بۆ بەڕێزاری عەبدوڵەتیف ئەوەی نووسیتە بە سپاسەوە کرد بنێری بۆ بەڕێزان لە لیژنەی پەیڕە و بەڕێزان دەچینە مادەی 84. بەڕێزان بەردەوام دەبین. مادەی 84. مادەی 84 کاتێک پرۆژە پێشنیازەکە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمان و لێژنەی یاسایی ڕەزامەندی لەسەر دەدرێت
دەخرێتە بەرنامەی کار بۆ ئەوەی خوێندنەوەی یەکەمین بۆ بکرێت. سپاس. بەڕێزان ئەوەی دانەوێت مناقشە لەسەر مادەیە بیکەن. بەڕێز ئەمەر عینات. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من تەنها سەرنجێکم هەیە کاتێک پرۆژە یاسایی پرۆژە پێشنیازەکە لەلایەن سەرۆکاتی پەرلەمانەوە و لیژنەی یاسایی ڕەزامەندی لەسەر دەدرێت، من پێم باشە ئەم پاراگرافە ئیزافە بکرێت لە یەکەم دانیشتنی دوای ڕەزامەندیەکە دەخرێتە بەرنامەی کار بۆ ئەوەی خوێندنەوەی یەکەی بۆ بکرێت. چونکی نازان لێکەی ئەخرێتە بەرنامەی کار، لەوانەیە زۆر بخایەنێ لەبەرەوە باشتر وایە کاتەکە دیاری بکرێت کە ئەخرێتە بەرنامەی کار. و سپاس. سپاس بۆ بەڕێز ئەمەر عینایەت، ئەوەش بنێرە کە زەحمەت نەبێت. بەسپاسەوە. بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەمن دەرێم کاتێک لەلایەن سەرۆکاتی پەرلەمان و لیژنەی یاسایی ئەگەر ڕەزامەندی لەسەر پرۆژەکەی کرا ئەوە تەحسیل حاصلیە، یعنی ئەو فەقەرەیە حتمما دەخرێتە بەرنامەی کار و خوێندنەوەی یەکەمی لێ دەکرێت و بڕوای من ئەو مادەیە زیادەیە چکە تەحسیل حاصلە و بەدیهیە. سپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان. بەڕێزان گفتوگۆ لەسەر مادەیە کۆتایی هات، ئەکە هیچ تێبینی تر نەبن دەچینە مادەی 85. مادەی 85 یەکەم، هیچ پرۆژە پێشنیازێک وەرناگیرێت ئەگەر هەمان ناوەڕۆکی هەبێت لەگەڵ پرۆژە پێشنیازێکی دی کە لە ژێر دەستی لێژنەی تایبەتمەندایە بۆ راپۆر نووسین. دوو، ئەگەر لێژنە بۆی دەرکەوت کە لە نێوان پرۆژە یاسا و پێشنیازی یاسا دژیەکی هەیە لە ڕووی پرەنسیپی بنەڕەتیەوە، ئەوە لێژنە بە راپۆرتی تایبەت ڕای خۆی پێشکەشی پەرلەمان دەکات. ئەگەر هەر یەکێکیان لە ڕووی پرەنسیپەوە پەسەندکرا، ئەوە مانای ڕەتکردنەوەی ئەوەی دیکەیە و دواتر لێژنەی ڕێکاری یاسایی خۆی دەگرێتە بەر. سێ، پرۆژە یاسا بە بنەما دادەندرێت ئەگەر پێشنیازی یاسایی دی پێشکەش کرا لە ڕووی پرەنسیپەوە یەک بوون. چوار، ئەگەر پرۆژە پێشنیازێک ڕەتکرایەوە لە هەمان وەرزی یاسادانان پێشکەش ناکرێتەوە. سپاس بۆ بەڕێز پارلەمان. سپاس. ئەندامی لیژنەی پەیڕە و کاتی پەیڕە و بەڕێزان بۆ گفتوگوی ئەم مادەیە. بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئاخر فەقەرە 4 لە مادەی 85 دەڵێ پێشنیازەکە ڕەت کرایەوە، یانیش ئەو فەقەرەی ئیضافەکەن یان ئەو ئەندامانەی کە پێشەشیان کردبوو خۆیان پرۆژەکەیان بچێشنەوە، یعنی ئەو کەسانە ئەوی سەحب دەکەن نەک بەس ڕەت کراوە ئەوی تەقدیمیان کردبوو. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز شوکرێ شێخانی. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من تێبینیم لەسەر خاڵی سێم هەیە، نازم بۆچی پرۆژە یاسا بە بنەما دابدرێت و بەڵام پێشنیازی یاسایی دی بۆچی ئەو بکرێتە بنەما ئەیتر یعنی وەکو لێک ئازدا نەبن. یعنی هیوادارم سیغەیەکی وای بۆ دابڕێژرێ بەلای کمەوە لێک ئازدا بن. سپاس. سپاس بۆ بەڕێز شوکرێ شێخانی. بەڕێز شێرکۆ حەمامین. بەڕێز سەرۆکی پەرلەمان، لە خاڵی یەکەمیانە ینی تەحسیل حاصلەوە کاکە تەنها یەک کەس یا دە ئەندام یا با بڵین دە ئەندامی دیاریکراو یا حکوومەت مافی هەبێت، چکە هەچ کاتێک پرۆژەیەکی تری هاوشێوە هەبوو ئەوە ئەوی دووەمیان ڕەتەکرێتەوە، ینی وای لێت تەنها لێک جیهەتەوە پرۆژە یاسا پێشکەشکرێت یاخود پێشنیازی یاساوە. لە کۆتاییشا بەڕای من بە هیچ پرۆژە پێشنیازێک وەرناگیرێت ئەگەر هەمان ناوەڕۆکی هەبێت لەگەڵ پرۆژە یاسایەکی دی کە بۆ راپۆر نووسین لەژێر دەستی لیژنەی تایبەتمەندایە، ئەگەر ئاوای لێ بکرێت داڕشتنەوەکەی. سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین. بەڕێز قادر وتمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئەوە پێویستە باش بکرێت پرۆژە پێشنیارێک. ئێمە لەسەرەوە ڕێکەوتین کە پرۆژە یاسا یا پرۆژە بڕیار یا پێشنیاری یاسا یا پێشنیاری بڕیار. پرۆژە پێشنیار معنایەکی نییە بە قەناعەتی من. سەبارەت بە خاڵی سێم ئەوەش کە شوکرێخان ئاماژەی پێدا لێرەدا حسابەوە نەکراوە ئەگەر پرۆژە یاساکە کێ دەڵێ پێشنیارە یاساکە یان بڕیارەکە پێش پرۆژەکە هاتووە و لە بەردەستی لیژنەکەدایە کە لەسەرێدا ئاماژتان بۆ کردووە معناوە پێویست بە خاڵی سێم ناکە. ئەنجا کە باز دەکرێت لە ڕووی پرەنسیپەوە وادا پێویستە نەمێنێ، ئەگەر بمێنێ لە ڕووی پرەنسیپ و ناوەڕۆکەوە نەک بەتەنها لە ڕووی پرەنسیپەوە یەک بوون، چونکە پرەنسیپ معنای سیستەم، معنای ڕێک و پێک، معنای بنەما واتە مەبادی، یعنی
شەرت نییە هەر لە هێڵە گشتیەکاندا پرۆژە یاساکە لەگەڵ پێشنیارە یاساکە و پێشنیارە بڕیارەکە یەک بێ یعنی دەبێت لە ڕووی ناوەڕۆکیشەوە یەک بێ ینی بۆی ئەوە نەبێتە بەهانەیەک بۆ ڕەتکردنەوەی پرۆژە پێشنیارەکە و ئینجا کێ زووتر پێشکێشی کردووەوەش بە بنەما بگیرێ کێ دەڵێ پرۆژە پێشنیارە یاساکە مانگێک پێش پرۆژە یاساکە کێش نەکراوە هەرچەند دەماوەی زەمەنی بۆ کارکردن لەسەر پرۆژەکان دیاری کراوە بەڵام کێ وەختەکە با مانگاک نەبێ بعد دەڕۆژ بێ ینی ئەوەش معالەجە بکەن لیژنەی کاتی زۆر سپاس سپاس بۆ بەڕێز قادر ڕزگەیی بەڕێزان گفتوگۆ لەسەر مادەیە کۆتایی هات بەڕێز محمود حاجی فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان ملاحزێک لەسەر داڕشتنەوە لە بڕگەی یەک هیچ پرۆژە پێشنیارێک وەرناگیرێ ئەگەر هەمان ناوەڕۆکی هەبێت لەگەڵ پرۆژە پێشنیازێکی دیکە ئەو دیە تۆزە ڕەنگە لەنگ بە دوایی کەکەش لەو دیوە هەر دیکە بەڕای من سپاس سپاس بۆ بەڕێز محمود حاجی هەموو هەرچی تێبینیەکێ بێ لەسەر داڕشتنەوە پێم وایە دەکرێت بنووسین هەر بنووسم بۆ لجنە بۆی سوودی زیاتر لە کات ببینین بەڕێزان ئەگە تێبینی هەبن بەڕێز دکتۆر فەرسەد فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان جارێکی تر دەمەوێت تەکید لەوە بکەینەوە لە خاڵی 2 لە مادەی 85 بزەبت ئێمە یەکسانیمان داوەتە پرۆژەی قانون لەگەر پێشنیازی قانون چونکە لە نەتیجە جیهانیان لێژنە بڕیارەدات کامەی بکاتە بنەما ینی لە یەک تای تەرازوو دامان ناون بەڵام لە بڕگەکەی تر کە ئەڵێن ئەگەر وەکو یەک بوون یەک ناوەڕۆکیان هەبوو پرۆژەی قانون دەکرێتە بنەما لەبەر ئەوە نییە تەفزیلی دەوری حکومان کرد لەبەر ئەوەیە ئەو پرۆژە قانونە بۆکو باسم کرد بە کۆمەڵێک فلتەردا تێپەڕ بووە لەوانەیە لە ڕووی قانونی سەلامەتی زیاتر بێت چونکە بە مەجلیسی شورادا تێپەڕ بووە تەنها ئەوەیە ئەگینا وەکو دی یەکسانمان کردوون لێژنە بڕیارەدات کامە بکرێتە بنەما گەر سەیری خاڵی 2 بکەن سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد بۆ ڕوونکردنەوە بەڕێزان دەچینە مادەی 86 مادەی 86 یەکەم لە هەر وەرزێکی یاسادانان تەنها لە مانجی یەکەمی وەرزی یاسادانان ئەندامانی پەرلەمان دەتوانن پێشنیازی یاسا پێشکەش بکەن. 2 تەنها لەو حالەتە نەبێت کە دۆخێکی تایبەت بێتە پێش و پێویستی بە یاسا یان بڕیارێکی بەپەلە هەبێت و لەو بارەش دەستەی گشتی هەڵسەنگاندن بۆ پێویستی و بەپەلەی یاساییان بڕیارەکە دەکات. سپاس. سپاس بۆ بەڕێز قارەمان. بەڕێزان بۆ گفتوگۆ لەسەر ئەم مادەیە سێ بەڕێز داوا دەکەن. بەڕێز عومەر عینات. من پێشنیارەکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان هەردوو بڕگەکە بکرێ بە یەک ینی هەردووشی ئەتوانرێ بکرێ بە یەک. سپاس بۆ بەڕێز عومەر عینات. بەڕێز قادر وتمان. بڕگەی خاڵی یەکەم هەر بۆ نووسراوە بۆی ئەو لیژنەی یاساییان لیژنە تایبەتمەندەکان و سەرۆکاتی پەرلەمان بەردەوام سەرقاڵ نەبێ بەڵام من پێم باش نییە تەنها لە یەک ینی لە وەرزی یەکەمی یاسادانان تەنها و کاتە ئەو مافە هەبێ پێشنیاری یاسا و ینی بڕیار بەس مانگی یەکەم ینی پێویستە لە کۆی وەرزەکەمە ئەو مافە هەبێ و خاڵی دووەم هەر لا ببرێ ینی لە کۆی وەرزەکە ئەو مافە هەبێ بۆ هەر لە مانگی یەکەمی سێ مانگەکە بۆ بە تەنها لە مانگی یەکەم ینی بەڕاستی ئەوەش ئەوەیە ینی بۆ کاری پەرلەمانی وارد نییە و گونجاویش نییە با لە هەر سێ مانگەکەدا هەبێ و زۆر سوپاس. خاڵی دووەم لا ببرێ. سپاس بۆ بەڕێز قادر وتمان. بەڕێز شکریە شێخانی. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە ڕای یەکەم زۆر بەپەسەندی نازانم لەبەرەوەی لێژنە تایبەتمەندەکان جگە لەوەی کە ئەوان زۆربیان اختصاسە و بەڕەغبەت و بە اختصاس ئەم لێژنە تایبەتمەندیان هەڵبژاردووە ئینجا دایمەن کە راپۆر دەنووسن وەرکشۆپ دەکەن کەسانی خەبیر دەینن بۆیە ئەوان کە دانیشتنی خۆیان چەندەها دانیشتن ئەنجام دەدەن و راپۆرتی تایبەتی خۆیان دەنووسن ئینجا دەدەنە لێژنەی یاسایی پێم وایە ڕای دووەم زۆر پەسەندتر و منطقیتر و واقعیترە و گونجاوترە ڕای دووەم تەسبیت بکرێ و سپاس. سپاس بۆ بەڕێز شکریە شێخانی. بەڕێز مستەفا سەکری. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەنسبەت مادەی 86 لە هەر وەرزێکی یاسادانان تا ئاخیری
پێم وایە و ماوەیەکەمە پشتیوانی قسەکەی کا قادرێکم پێم وایە کە وەرز خولەی پەرلەمانی 4 مانگە بەلایکەم لە 2 مانگدا ماوەی ئەوە هەبێت کە ئەندام پەرلەمانیش لەسەر پرۆژەی لەسەر یاسا بکە. دووەم باسی هەموار ناکا لێرە هەر تەنها بەنسبەت پێشنیازی یاسایە ئەوەیان هەمواری یاسایش دەگرێتەوە. سپاس بۆ بەڕێز مستەفا سەکری ئەوە بۆ هەمووانە. بەڕێزانەکە تێبینی هەبە لە لجنەی کاتی فەرموو بەڕێزان یەکی تر ماوە کە بەڕێز قادر ئەنوەر فەرموو بەڕێز ئەنوەر قادر فەرموو فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان میش پشتگیری بەڕێز قادر وەتمان دەکەم سپاس. دەست خۆش سپاس بۆ بەڕێز ئەنوەر قادر فەرموو بەڕێز دکتۆر فەرسەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە مەبەستی سەرەکیمان لەو مادەیە ڕێخستنی کاری تەشریعی ئەم پەرلەمانەیە. ناکرێ پەرلەمان لە ماوەی 4 مانگ لە وەرزی گرێدان هەر 4 مانگ هەموو هەفتەیەک 4 پرۆژە یاسا بکە 150 پرۆژە یاسا بچنە سەر ڕەفە و هیچیان خوێندنەوەی دومی بۆ نەکرێ مناقەشەی لەسەر نەکرێ راپۆرتی لەسەر نەنووسرێ و ئەو خەڵکەی خۆمان بە ئومێدکەین بڵین وا قانونێک پێشکەش کرا تەنها لە پێناوی ئەوەی بڵین قانونمان پێشکەش کرد. بۆیە ئێمە دەمانەوێت لەمە دووە کە پرۆژەیەک خوێندنەوەی یەکەمی بۆ کرا ئیتر عملیەی دووەم دەست پێ بکە کە بریتە لە خوێندنەوەی دووەم لە راپۆرت نووسین کە خەڵک سیقە بکە ئەم پەرلەمانە قانون دەرەکات. ئەمە گەڕانەوەی تایبەتمەندی و متمانەیە بۆ ئەم پەرلەمانە. ئێستا وای لێ هاتووە بڕۆ لیژنەی قانونی بڕۆ لیژنە پەیوەنددارەکان هەر یەکە چەند قانونی لەلایە ئەگەر سەتی تێنەپەڕاندبێ بەڵام چیمان کرد. بۆیە ئێمە وەکو لیژنەی کاتی تکاتان لێ دەکەین ئەمە یەکێکە لە ڕێکخستنە هەرە گرنگەکانی کاری تەشریعی لەم پەرلەمانە پێوە پابەند بین. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد بۆ ئەو ڕوونکردنەوە و ئەوەی کاک مستەفا سەکری پرسیاری کرد کەەوە شمولی هەمویان دەکات بە پرۆژەی نوێ پرۆژەی هەموار و هەمویان هەرتەکی دەک لەوەش بکەن. مادەی 87 مادەی 87 یەکەم ئەو پرۆژە یاسا و بڕیارانەی لەلایەن حکوومەت پێشکەش دەکرێن ڕاستەوخۆ لە یەکەمین کۆبوونەوەی دوای گەیشتنیان بۆ پەرلەمان خوێندنەوەی یەکەمیان بۆ دەکرێت. دوو ئەگەر پرۆژەکە یان پێشنیازەکە لە تایبەتمەندی زیاتر لە یەک لێژنە بوو سەرۆکایەتی پەرلەمان بە هەماهەنگی لەگەڵ لێژنەی یاسایی بڕیار دەدات بە بەشکردنی پرۆژە یان پێشنیازەکە و ناردنی هەر بەشە بۆ لێژنەی تایبەتمەند. لێژنەش تەنها لەسەر ئەو بەشە راپۆرت ئامادە دەکات کە ئاراستەی کراوە. سپاس بۆ بەڕێز قارەمان. بەڕێزان دیارەیەک بەڕێز داوای گفتوگو دەکە لەسەر ئەم مادەیە بەڕێز قادر وتمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەوارەت بە خاڵی دووەم ینی با راپۆرتی هاوبەش لە نێوانی لیژنەی یاسایی و لیژنەی تایبەتمەند بەیەکەوە ینی بەشکردن و پسڕکردن معقول نییە. ینی ئەگەر کەسێک معلوماتی لەسەر مادەیەک و بڕگەیەک نەبێ یا ئەگەر معلوماتی هەڵەشیە بێگەر معلوماتەکەشی لەجێ خۆی هەنەبێ با قسەکەی بەیەند وەرنەگیرێت. لیژنەی یاسایی لەگەڵ لیژنەی تایبەتمەند راپۆرتی هاوبەش بنووسن. ینی بۆ ینی هەریەکەی لەسەر مادەیەک و بڕگەیەک بنووسێ و زۆر سپاس من پێم باشەوە نەکرێ و بەشکردنە. سپاس بۆ بەڕێز قادر وتمان. بەڕێز شێرکۆ حەمامین. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارێک ئەگەر وەڵامی پرسیارەکە هەبوو ئەوە پێشنیازەکە ناکەمەوەی لە مادەی 84 کە پێشنیازیەوە کراکە ئەو پرۆژە پێشنیازکراوەی کە ئەندامشکەشێکا بە فیلتەرەکان ئاڕوا پێویستە لە یەکەم کۆبوونەوەی دوای پەسەندکردنیان بخێتە بەرنامەی کارەوە. ئایا ئەوە جێگیر دەکرێت لەو مادەیە چکە ئەگەروان نەبێت ینی پێویستە لێرە جێ ئەوە شکرێتەوە ئەمە تەنها تایبەت نەبێت بەوەی کە حکوومەتەی نێرێ بەڵکو ئەوەی تریشکە دە ئەندامی پەرلەمان وەکو پرۆژە پێشنیاز یا پرۆژە پێشنیازی بڕیار یا هەموار پێشکەشێکە ئەویش لە یەکەم خوێندنەوەی دوای پەسەندکردنیە بخێتە بەرنامەی کارەوە. سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین. وەڵام لەسەر ئەو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو پێشنیازانەی کراون ئێمە دەیانبینەوە لیژنەی کاتی بەڵام ئەو پێشنیازی جەناب باسەکەی پێشنیازێکی مەقبولە پێم وایە بەڵام لە لیژنەی کاتی گفتوگۆی لەسەر دەکەین ئەگەر ئەندامانی بەڕێزی لیژنە بە باشیانزانی حتمما پێی وەردەگرین. سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە. دکتۆر فەرسەد مادەی 88 مادەی 88 یەک دەبێت لێژنەی تایبەتمەند لە ماوەی 21 ڕۆژ راپۆرتی خۆی لەسەر پرۆژە یان پێشنیاز یاسا و بڕیارەکان ئامادە بکات. دوو ئەگەر پرۆژە یان پێشنیاز یاسا و بڕیارەکان بە شێوەی
بەپەلە ئاراستەی لێژنەی تایبەتمەند کرابێت دەبێت لە ماوەی 7 ڕۆژ راپۆرتی خۆی پێشکەش بکات. سێ لێژنەی تایبەتمەند بۆی هەیە هەماهەنگی لەگەڵ لایەنی پەیوەندیدار بکات بۆ ئامادەکردنی راپۆر لەسەر پڕژە یان پێشنیازی یاسا و بڕیارەکان. چوار ئەگەر لە ماوەی دیاریکراو لێژنەی تایبەتمەند راپۆرتی ئامادە نەکرد جێگری سەرۆکی پەرلەمان سەرۆکی لێژنە ئاگادار دەکاتەوە دەبێت لێژنە لە ماوەی 4 ڕۆژ راپۆرتی هۆداری خۆی پێشکەش بکات و بڕیاری دەستەی گشتی لەم بارەوە یەکلاکەرەوە دەبێت. سپاس بۆ بەڕێز قارەمان. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم مادەیە، مادەی 88. تەنیا یەک بەڕێز داوا دەکەتن. بەڕێز عومەر عینات فەرموو بەڕێز. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەنها لە بڕگەی یەکەم دەبێت لیژنەی تایبەتمەند لە ماوەی 21 ڕۆژ لە گەیشتنی پرۆژەکە بە لیژنەکەیان. چون ئەوە نازانێت لەو ڕۆژەی پێیان نەگات لە 21 ڕۆژەکە حساب بێ لەسەریان. لە بڕگەی چواریشە ئەگەر لە ماوەی دیاریکراو لیژنەی تایبەتمەند راپۆرتی ئامادە نەکرد جێگری سەرۆکی پەرلەمان سەرۆکی لیژنە ئاگادار دەکاتەوە دەبێت لیژن لە ماوەی 4 ڕۆژ دیسان لە ئاگادارکردنەوەی راپۆرتی هۆداری خۆی هۆدار نەزانانی هۆدار یعنی مسبب وابزانم شێوازانینە هۆداری خۆی ئامادە بکات. من تەنها بەبستمەوەی بڵێم لەو ڕۆژەی کە ئاگادار پێی دەگات. سپاس بۆ بەڕێز عومەر عینات. بەڕێزان گفتوگۆ لەسەر ئەم مادەیە کۆتایی هات. مادەی 89. ئەوە تەواو مادەی 89. مادەی 89 لەسەر بڕگەی یەکەم لەو مادەیە دوو ڕاهەیە. ڕای یەکەم پێی وایە لیژنەی تایبەتمەند و لیژنەی یاسایی بەیەکەوە راپۆرت دەنووسن لە کۆبوونەوەی هاوبەش. ڕای دووەم پێی وایە بەم شێوەیە بێت. یەکەم راپۆرتی لیژنەی تایبەتمەند دەدرێتە لیژنەی یاسایی بۆ پێداچوونەوەی راپۆرتەکە لە ماوەی 10 ڕۆژ لە بەرواری گەیشتنی تەنها لە ڕووی داڕشتنەوەی یاسایی و دڵنیابوون لە دژنەبوونی دەقەکان لەگەڵ دەستور و یاسا کار پێکراوەکان. دووهەم ئەگەر پرۆژە یان پێشنیازی یاسا و بریارەکە بە شێوەی بەپەلە ئاراستە کرابێت دەبێت لیژنەی یاسایی لە ماوەی 5 ڕۆژ پێداچوونەوەی خۆی بکات. سێم راپۆرتی لیژنەی تایبەتمەند خوێندنەوەی دووهەمی بۆ ناکرێت تا لە ڕووی دەستوری و یاسا کارپێکراوەکان ڕاستاندنی بۆ نەکرێت. باز بۆ بەڕێز ئابوکاروان. بەڕێزان دەست بە گفتوگۆ دەکەین لەسەر ئەم مادەیە. خاڵێکی نیزامی بەڕێز عومەر عینات. بەو پێی دوو ڕاهەیە پێم وایە لیژنە ئەبێ بیخەنە دەنگدانەوە ئایا کام ڕایان وەرەگیرێت مناقەشە لەسەر کامە بکەین. ئەوە بۆ دانیشتنی داهاتوو دانیشتنی داهاتوو لای دەکەین باجارێ مناقشە. بەڵێ من پێم وایە بەڕای بە بۆچوونی خۆم ڕای یەکەم و بەو تەجروبەی کە هەمان لەگەڵ لیژنەی یاسایی و ئەتوانم بڵێن سەرکەوتوش بووە کۆبنەوەی لیژنەی تایبەت و لیژنەی یاسایی پێکەوە باشتر دەرەنجامی ئەبێت و بەرهەمی ئەبێت لەوەی کەوا لیژنەی تایبەت کاری خۆی بکات و بینێریە بۆ لیژنەی یاسایی بە هاوبەشی پێکەوە دابنیشن پێم باشترە و سپاس. سپاس بۆ بەڕێز عومەر عینات. بەڕێز بیستم فایق. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ ڕای دووەمام لە حەقیقەتە ئێستا هەمووی نە بەڵام بەشێک لە هۆکاری درەنکەوتنی هاتنی راپۆرتەکان ئەوەیە کە فشارێکی زۆر لەسەر لیژنەی یاسایی هەیە. هەموو ئەو پرۆژانەی کە دێن دەبێت بە فلتەری لیژنەی یاسایی بڕۆن بۆ تەسریعکردنی یان خێراکردن لە مەسلەی تەشریعا. من ڕای دووەم بە باشە زانم کە لیژنەی تایبەتمەند راپۆرتی خۆی بنووسێ دواتر ئیشی لیژنەی قانونی لەو مەسەلانە تەنها سیاغە بێ هەموو ئەو بابەتانە بە مەسلەی لیژنەی قانونیان نەڕۆن. لەسەر خاڵی سێمیش لە سەرەتای ئەم خولەوە بە معەدەلی تا ئێسەش باز لەسەر مەسەلەی زمانەوانی ئەکەین بۆیە من پێشنیارەکەم وشەی زمانیشی بۆ زیاد بکرێت. بەم جۆرە راپۆرتی لیژنەی تایبەتمەند خوێندنەوەی دۆمی بۆ ناکرێت تا لە ڕووی دەستوری و یاسایی و زمانەوانیەوە ڕاستاندنی بۆ نەکرێت. زۆر سپاس. زۆر سپاس. ڕەنگە لەو کاتە ئەو دەکەوتێ بینیانەوە ڕوونکردنەوانەی زمانەوانی ئەوانە کوتای پێبێت. بەڕێز نەجیب لەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش ڕای دووەمم پێ پەسەندە
بەڵام خاڵی چوارەمی بۆ زیاد بکرێ بەم شێوەیە پێویستە پرۆسی کۆتایی داڕشتنی یاسایی دوای پەسەندکردنی دەستەیەک یا لیژنەیەک یا ینی فیلتەرێک هەبێ لە ڕووی یاساییش و زمانەوانیشەوە داڕشتنی بۆ پرۆژەکە بکاتەوە پاشان بەرز بکرێت. سپاس بۆ بەڕێز نەجیبە لەتیف. بەڕێز دکتورە جوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ڕای دووەم دیقەتی بدەنێ تەکیدی لەسەر بکەین. یەکەم فەقەرە دەڵێدا ئاخر ئەوەی داڕشتنەوەی یاسایی و دڵنیابوون لە دژبوونی دەقەکان لە دەستوری یاسا و کارپێکرەکان. ئەو فەقەرە یەکەم لەگە فەقەرەی سێیەم خۆی دەگریتەوە بۆی ناکرێت تا لە ڕووی دەستور و یاسا و کارپێکرەکان ڕاستاندنی بۆ نەکرێت. یعنی هەردوو فەقەرە یەک مەزمونە. بێ سەر فەقەرە یەکەم کە دەچیتە لیژنەی یاسایی حتمما لیژنەی یاسایەوە ڕۆڵی خۆیتی وەزیفەی خۆیتی کە فەقەرەکان مادەکان بخوێنتەوە بزانی معارزە لەگە دەستوری یان نا. فەقەرەی دووەم کە سفەی استعجالی دەدەیە حتمما ئەوە ڕۆل و ئەوەی مەسئولیەتی لیژنەی یاسایە سفەی استعجالی بداتە یاسایەکە کە داوا کرایە لە پەرلەمانی. راپۆرتی لیژنەی زانە تەئکید دەکە حتمما ناڕواتن خوێندنەوەی دووەمی لێ ناکرێ حتا لیژنەی یاسایی گرنتی نەدانەوە معارز نییە لەگە فەقەراتی دەستوری. واتە هەر سێ خاڵ تەکیدی لەسەر ڕۆلی لیژنەی یاسا دەکات لەبەرەوەی ئەمن لەگە فەقەرەی ڕەئی دووەم نیمە لەگە فەقەرەی یەکەمێن چکە زۆر تەبسیط کرایە زۆر شتەکە مەفهومە خاتستەن ذەوی اختصاص. ئەگە بخینی لە قانونی بڕک بزانی پێویست ناکە ئەوەندە تەبسیط بکرێ مەفهومە و بەدیهیە ڕۆلی لیژنەی یاسایی. واتە من لەگە ڕەئی یەکەمە زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز مەڵەمەروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر تەماشەکەین بەس لیژنەیەکمان نییە لە پەرلەمان ئەو لیژنە ئێستا بۆ نمونە جاری وایە دەبێت لە دووسێ لیژنە راپۆرت ئامادە بکەن. ئەو دووسێ لیژنە یان ئەگەر بەراورد بکەیت لەگەڵ لیژنەی یاسای کاتێکی زۆری دەوێتن. لەبەرەوەی من پشتگیری لە کاک بێستون و نەجیبەخان دەکەم کە ڕەئی دووەم تەسبیت بکرێت و دەستان خۆش بێت. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەڵەمەروان. بەڕێزان گفتوگو لەسەر مادەیە کۆتایی هات. ئەگەر هیچ ڕوونکردنەوەیەکی ئیزافی نەبیت دەچینە مادەی نوهات. مادەی نەوەت دەبێت سکرتێری پەرلەمان 48 کاتژمێر پێش خوێندنەوەی دووهەم راپۆرتی ڕاستێنراوی لیژنەی تایبەتمەند بگەیەنێتە دەست ئەندامانی پەرلەمان. دیارە گفتوگو لەسەر مادەیە نییە. بەڕێز سەمەر عینات فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بگەینە دەست ئەندامانی پەرلەمان پرۆسیجی گرانە لەوانەیە سەرۆکایەتی پەرلەمان نەتوانێت ئەو کارە بکە. من داواکەم سیغەیەکی تر بۆ ئەو بدۆزرێتەوە ئایا لە بۆکسەکەیدا ئەنرێ ئایا لە ڕێگای ئینە ڕێگایچکە نی مەسن بۆ نمە کەسێ لە دهۆکە لێرەوە تۆ چۆن نتوانێت ئەو پرۆژە یاسایی پێ بگەینی لە 40 ساعتە. بەڕای من ینی بگاتە بۆکسەکانیان باشترە. سپاس. سپاس بۆ ئەو تێبینیە بەڕێز عومەر عینایەت. بەڕێزان مادەی 91 مادەی 91 یەکەم خوێندنەوەی دووهەم بە خوێندنەوەی دەقی پرۆژە یان پێشنیازەکە دەست پێ دەکات اینجا راپۆرتی لیژنەی تایبەتمەند. دووهەم ئەگەر راپۆرتی لیژنەی تایبەتمەند داڕشتنێکی نوێی پێشنیاز کردبێت بۆ پرۆژە یان پێشنیازەکە ئەوە بە دەنگدان بریار دەدرێت لەسەر وەرگرتنی ئەوە داڕشتنەکە بە بنەما بۆ گفتوگۆ کردن. سپاس بۆ بەڕێز سەبۆ کاروان. بەڕێزان بۆ گفتوگۆ لەسەر مادەی 91 بەڕێز عومەر عینات فەرموو بەڕێز. وەڵام من تەنها پێشنیارەکەم وشەی ئینجا لابەرن. ئینجا لە کوردیا نییە. ئینجا ئینجا یا دواتر. سپاس بۆ ئەو تێبینیە بەڕێز عومەر عینات. دەچینە مادەی 92 مادەی 92 مادەی 92 یەکەم ئەو ئەندامەی ناوی تۆمار کراوە بۆی هەیە لەسەر هەر مادەیەک تەنها یەک جار قسە بکات و نابێت لە دوو خولەک تێپەڕ بکات. دووهەم ئەگەر لە کاتی گفتوگۆکردنی پرۆژە یان پێشنیازەکە
وەزیری پەیوەدیدار ئامادە بوو بۆی هەیە لەسەر هەر مادەیەک دوو خولەک قسە بکات. سپاس بۆ بەڕێز هەبوو کاروان بە خوندنەوەی ئەم مادەیە. سێ کەس داوا دەکەن گفتوگۆ لەسەر ئەم مادەیە بیکەن. بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 92 دووبارەیە ئەگە بەراورد بکە لژنەی یاسا لەگە مادەی 58 دووبارە کراوە بە ئەسفەقەراتی مادەی 58 پەیامەکە بگەینیت لە سێ خوڵک لێرە دەڵێن دوو خوڵک دوای لێرە دەڵێن ئەگەر لە کاتی گفتوگۆ لێرە هەر ئەندامێک بۆی هەیە تەنها یەک جار لەسەر هەر بابەتێک ئاخاوتن بکات لێرە عینەن گوتمان هەر ئەندامێک یەک جار قسە بکات یعنی دووبارەیە ئەگە لێرە حەزت بکرێ باش. سپاس بۆ بەڕێز دکتۆرە جوان. بەڕێز ئەمەر عینات. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمان سەرنجی بەڕێز دکتۆرە جوانمە بۆ پشتگیری یەکەم بەڕێزان لە لیژنەی کاتی پەیڕە و ڕەچای ئەوە بکەن. تەنها یەک سەرنجی کەشمە بوو ئەو ئەندامەی ناوی تۆم ئێمە تۆمارکردنمان لە لای سکرتێری پەرلەمان ڕەت کردەوە ئەگەر لە یادتان بێ. ئەم تۆمارکردنە ئەوەیە کە ئێستا لە ناو جەلسە لە ناو دانیشتنەکە تۆمارکراوە ئەوە تۆزە ڕوونتر بنووسن. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز ئەمەر عینایەت. بەڕێز شێرکۆ حەمامین. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی قسەکانی دکتۆرە جوان و کاومەرەکەم هەرچەنە من خۆم لەگەڵ دانانی ئەو دەقەیانیم ینی بەڵام ینیم بەڕای من پێویست ناکاو دەقەیە بۆ نووسرێت. سوپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین. ئەگە تیبینیەک هەبیت بەڕێز دکتۆر فرسەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە لێرە لە مادەی 92 نووسیومانە تایبەتە بە گفتوگۆکردن لەسەر هەر مادەیەکی ئەو قانونەی کە مناقشەکەین ئەمە ئەوەی کە لە مادەی 58 باسمان کردووە مەوزوعێکی ترە بە شێوازێکی عام قسەکردنە لە ناو هۆڵی پەرلەمان لەوانەیە لەسەر مەوزوعێکی سیاسی بێ لەسەر مەوزوعێکی زراعی بێ بەڵام ئێمە لە قانون پێمان وایە گفتوگۆکردە سەر مادەیەک دوو خولەک زیادە کەم نییە چکە ئەمە قانونە و تەنها دوو دقە هەڵدەگرێت بۆیە جیاوازە دووبارە نییە. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەت بۆ ڕوونکردنەوە. بەڕێزان گفتوگۆ لەسەر مادەیە کۆتایی هات. مادەی 93 مادەی 93 یەکەم لەو دانیشتنەی تەرخان کراوە بۆ خوێندنەوەی دووهەم دەنگدان لەسەر و پرۆژە یان پێشنیازەکە ناکرێت. دووهەم لیژنەی تایبەتمەند بە هەمانگی لەگەڵ لیژنەی یاسایی سەرجەم پێشنیار و ڕایەکان بە هەند وەردەگرن و سەر لە نوێ داڕشتنەوە بۆ ئەو مادانە دەکەن کە پێویستە دابڕێژێنەوە ئەگەر پێویستی کرد ڕوونکردنەوە دەدەن. سپاس بۆ بەڕێز هەموو کاروان بخوننەوەی ئەم مادەیە. گفتوگۆ لەسەر مادەی 93 تەنیا یەک بەڕێز داوا دەکەت گفتوگۆ لەسەر ئەم مادەیە بکەت. فەرموو بەڕێز مامۆستا مەلەمەروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەو مادەی 93 94 95 هەمووی ئەتوانم بڵێم یەک مادەیە زیادە ئەو مادەیە کە 94 هەمووی ڕیزبەند بکرێتن 1 و 2 و 3 و 4 و 5 و تا کۆتایی. دەستان خۆش. 93 94 بەڵێ 95 95. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلەمەروان. ئەگەر ڕوونکردنەوە هەبیت لەلایەن بەڕێزان لەژنەی کاتی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان نییە. بەڕێزان مادەی دواتر مادەی 94 مادەی 94 یەکەم دانیشتنی دەنگدان لەسەر پرۆژە یان پێشنیازەکە نابێت لە هەفتەیەک زیاتر لە دوای دانیشتنی خوێندنەوەی دووهەم تێپەڕ بکات. دووهەم ئەندامانی پەرلەمان لەو ماوەیە بۆی هەیە داوای بینینی داڕشتنەوەی کۆتایی لە سکرتێری پەرلەمان و لیژنەی یاسایی و لیژنەی تایبەتمەند بکات. سێهەم لە دانیشتنی دەنگدان ڕێگە بە گفتوگۆ یان پێشکەشکردنی پێشنیازی تازە نادرێت. سپاس بۆ بەڕێز هەموو کاروان بۆ خوێندنەوەی مادەی 94 بۆ گفتوگۆ لەسەر ئەم مادەیە. تەنیا یەک بەڕێز داوا دەکەت گفتوگۆ بکات. بەڕێز ئەمەر عینایەت. تەنها ئەندامی پەرلەمان ئێمە ئەنداممان تعریف کردووە کرێ بڵێ ئەندام سکرتێری پەرلەمانمان تعریف کردووە بێ بڵێ سکرتێر یعنی ئەوەنە بۆی زیاتر ینی مومیل نەبێت خوێندنەوەکە ئەندامی پەرلەمان بڵێ ئەندام. سپاس بۆ ئەو تێبینیە بەڕێز ئەمەر عینایەت. بەڕێزان هیچ تێبینی تر نەبیت دەچینە مادەی 95. فەرموو بەڕێز.
ئەبوو کاروان مادەی 95 یەکەم دەنگدان دەست پێ دەکات لەسەر ناوی یاسایان بریارەکە دواتر یەک بە یەکی مادەکان و کۆتایی دێت بە دەنگدان لەسەر هۆیەکانی دەچواندن دوجار گشت یاساکە یان بریارەکە. دووهەم لە کاتی بوونی زیاتر لە یەک پێشنیار لەم بارەوە سێ ڕایە. ڕای یەکەم هەموو پێشنیازەکان دەخرێنە دەنگدان کامیان دەنگی هێنا بە پەسەندکراو دادەنرێ. ڕای دووهەم دوورترین پێشنیار لە مادە بنەڕەتیەکە یەکەم جار دەخرێتە دەنگدان بەو شێوەیە تا دەگاتە مادە بنەڕەتیەکە ئەگەر بەدجە دەنگ بە دوای یەکدا ڕەتکرانەوە. ڕای سێەم پێشنیاری مادە بنەڕەتیەکە یەک جار دەخرێتە دەنگدان بەو شێوەیە تا دەگاتە دوورترین پێشنیار ئەگەر بەدژ دەنگ بە دوای یەکەکاندا ڕەتکرانەوە. سێەم لە خستە دەنگدانی ڕایەکان ڕەچاوی ژمارەی ئەو کەسانە ناکرێت کە ڕایەکیان پێشکەش کردووە دەشێت ڕای یەکەم یەک ئەندامی پەرلەمانیش بخرێتە دەنگدان. سپاس بۆ بەڕێز ئەبوو کاروان. بەڕێزان بۆ گفتوگۆ لەسەر ئەم مادەیە بەڕێز دکتۆرە پەری فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕای دووەم ئەمن ڕوونکردنەوە حەزم لێ ڕوونیکەنەوە دوورترین پێشنیاز. دوورترین پێشنیاز بەڵێ. سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری. بەڕێز بیستم فایق. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان لە حەقیقەتە لە زۆربەی جەلسەکانی ئەم خولەی پەرلەمانە ئەو ئیشکالەمان بۆ دروست بۆ نیگەرانی ئەندامانی لێکەوتوتەوە ئەندامێک لە ئاخیرەوە لەم لاوە پێشنیارێکە ناخرێتە دەنگدانەوە. من ڕای یەکەمی ئەوەی کە ڕاجیاوازەکانی لەسەر تەبعاً لە ئەوەی تریان ڕای یەکەم بە گونجاوەزانم بەڵام بە ئیزافەی فەقەرەیەک لە دێڕێک لە ڕای سێم ئەوەی کە هەموو پێشنیارەکان بخرێتە دەنگدان ئەگەر یەک ئەندامیش تەرحی کردبوو ئەو کات کامەیان زۆری نەیهێنا ئەوە پەسەند دەکرێت. چەند ڕامان هەیە ئەوەی کە لە ڕای یەکەماوە هەموو پێشنیازەکان دەخرێتە دەنگدان کامیان دەنگی زۆرتری هێنا بە پەسەندکرا و دائەنرێ یەک دێڕشی بۆ زیاد دەکرێت ئەگەر یەک ئەندامیش ڕایەکیە بوو یان ئەوەش ئیزافە بکرێت. زۆر سپاس بۆ بەڕێز بیستم فایق. جارەکە بەو شێوازە پەیڕەو کراوە. بەڕێز شێرکۆ حەمامین. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی قسەکانی کاک بیستم فایقەکەم. سپاس. سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین. بەڕێزان ئەگەی شتی بین یەکی تر لەسەر ئەم مادەیە نەبیت دیارە نییە. بەڕێز دکتۆر فەرسەد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە سێ ڕای ئەندامانی لێژنە جیاواز بوو لەو کاتێک کە گفتوگۆی ئەو پێڕەوەمان دەکرد. ڕای وەکو کاکبەستوریش باسی کرد لەم خولەی پەرلەمان ئەو کێشەیەمان هەبووە زۆر. ئێستا ئەو دوورترین ڕایان سێ ڕایەکان هەموو ڕایەکان ئەخرێتە دەنگدان وەکو خۆت گوتت هەر هەمویان دەخرێنە دەنگدان ئەو 20 هینا ئەو 15 هینا ئەو 25 هینا 25ەکە پەسەند کرا حسابەبی. ئەوەی دووەمیان لەسەر وەڵامی دکتۆرە پەری کەدا ئەوەی دووەمیان دوورترین ڕا ئینجا بەرەبەرە دەی تا دەگەی ڕایە بنەڕەتیەکەی. ڕای سێمیان نەخێر بنەڕەتیەکە واتە مادە ئەسڵیەکە ئینجا هەتاوەکو دوورترین ڕا بەحسە بیتەوە. جا ئەمە لە هەفتەی داهاتوو هەر سێ ڕا ئێستا ڕای نوێ نەبوو تەنها ئەو سێ ڕایەمان هەیە. هەر سێ ڕا دەخەینە دەنگدان بە تەریقەی یەکەم کە بۆی لێرە ثابتی کەین بە تەریقەی یەکەم هەر سێ ڕا دەخەینە دەنگدان. ڕای یەکەم بۆ نمونە 20 دەنگی هینا ڕای دووەم 15 هینا ڕای سێم 10 هینا یعنی ڕای یەکەم ئەچتە ناو پەیڕەو بۆ ئەوی لە هەفتەی داهاتوو ڕوون بی لە لاتان هەر سێ ڕا دەخەینە دەنگدان کامە زۆرتری هینا ئەوە دەڕوات. ئێوە خۆتان یەکلاکەن و بۆ ئەو کار. سپاس بۆ ئەو ڕوونکردنەوە بەڕێز دکتۆر فەرسەد. بەڕێزان دەچینە مادەی 96. مادەی 96 پەرلەمان بە شێوەی بەپەلە دەڕوانێتە پرۆژە و بریاری تایبەت بە بوجە و ئێعتیماداتی زێدەکی و ژمێرەی کۆتایی بۆی هەیە بریار بدات کەوا هەر بابەتێکی دیکە بەپەلەیە.
سپاس بۆ بەڕێز سەبووکاروان بۆ گفتوگۆ لەسەر ئەم مادەیە بەڕێز مستەفا سەکری چوار بەڕێز داوا دەکەن فەرموو بەڕێز بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارەکەم ئەو مادەیە بکرێتە دوو بڕگە بڕگەیەکیان ئەگە بکرێتە دوو بڕگە وازحترەبی چونکە بابەتەکە ئەو هابەتێ کەڵاوی نەبی بڕگەیەکیان بە شێوەی بەپەلە یەکەم بە شێوەی بە پەرلەمان بە شێوەی بەپەلە دەڕوانێتە پرۆژە و بڕیاری تایبەت بۆ بجە و ئەتیماداتی زێدەجی و ژمێرەی کۆتایی دوو پەرلەمان بۆی هەیە بڕیار بداتکەوە هەر بابەتێکی دی بەپەلەیە تۆزێک ڕەکیکەوها سپاس سپاس بۆ بەڕێز مستەفا سکری بەڕێز عەلی عوسمان بەڕێز جەنابێت سەرۆکی پەرلەمانی پێشنیار دکەم ئەف مادە بێتە ئێڵغاکردن جهویل پشکانە هەیە دەبێتەکردن بۆ جێ دەبێتە تارتیبکردن بێ ئەف مادە بێتە ئێڵغاکردن زۆر سپاس سپاس بۆ بەڕێز عەلی عوسمان بەڕێز عومەر عینات بەڕێز سەرۆکی پەرلەمان کۆتایی مادەکە زۆر ڕەکیک نووسراوە پەرلەمان بە شێوەی بە پەلە دەڕوانێتە پرۆژە بڕیاری تایبەت و بە بوجە و احتیماداتی زێدەگی و ژمێرەی کۆتایی بۆی هەیە بڕیار بدات لەسەر هەر بابەتێکی دیکەی بەپەل ئەوای لێ بکرێ باشتر بۆی هەیە بڕیار بدات لەسەر هەر بابەتێکی دیکەی بەپەلە ئەو کەوایە لابرن کەوا سپاس بۆ بەڕێز عومەر عینات ئەوەش بنێرە ئەوەش بنێرە بە سپاسەوە بەڕێز پەروەعەلی بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان تێبینی کا عومەرم هەبوو کرێ یا بڵێن لەسەر هەر بابەتێکی دی یا سەبارەت بە هەر بابەتێکی دی سپاس سپاس بۆ بەڕێز پەروەعەلی نیمانەکەوە دەست خۆش بەڕێز مامۆستا مەلە مەروان گەلالی بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکەی من کاک عەلی عوسمان کردیمیش لەگەڵەوە دامەکە ئەو مادە لێرە زیادە بێندرێتە بەشی نوێم لە بەشی بوجە دەست خۆش سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلە مەروان بەڕێزان دەچینە مادەی کە هیچ تێبینێکی تر نەبیت مادەی 97 مادەی 97 یەکەم یاسا و بریارەکان بە زۆرینەی ژمارەی ئامادەبووان پەسەند دەکرێن جگە لەو حاڵەتانەی زۆرینەی تایبەتیان تێدا مەچکراوە دووهەم سەرۆک بە پێی ئەنجامی دەنگدان بریاری پەرلەمان بە ڕەزامەندی یان ڕەتکردنەوە لەسەر یاسا و بریارەکان ڕادەگەیەنێت سپاس بۆ بەڕێز ئەبووکاروان بۆ گفتوگۆ لەسەر ئەم مادەیە دیارە تەنیا یەک بەڕێز داوا دەکات بەڕێز مامۆستا مەلە مەروان بەڕێز سەرۆکی پەرلەمان لێرانە نیسابی قانونی ڕەچاو نەکراوە بۆ دەنگدانەکە پێویستە پاش نیسابی قانونی بە زۆرینەی ئامادەبووان دەنگدانەکە بکرێت سپاس بۆ تێبینیە بەڕێز مامۆستا مەلە مەروان بەڕێز قادر ڕەزگەی بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵەوە دانیم بە دەنگی ڕەهای دوایەوەی کە دەخرێتەوە دەنگدان بە هەر بە زۆری نەبێت ینی ئەو مادەیە ئەو بڕگەیە دەستکاری بکرێت دەبێت لیژنەی تایبەتمەند لە ماوەی 15 ڕۆژ راپۆرتی خۆی بنووسێن جا لە یەکەمین دانیشتنی دوای تەواوکردنی بەڵێ بۆ مادەی 97 هەبژم بم بوورە ئەگەر نەگەیشت بنێ بوو ماوە جارێ سپاس بۆ بەڕێز من ڕقەمەکان فەرقی کەسی ترمانەوە دیارە هیچ بەڕێزێکی تر نەما قسە بکە لەسەر ئەم مادەیە بەڕێز عومەر عینات ببوورە بەڕێز سەرۆکی پەرلەمان یاسا و بڕیارەکان بۆ زۆرینەی ژمارەی ئامادەبووان پەسەند دەکرێن جگە لەو حاڵەتانەی کە پێویستیان بە زۆرینەی دیاریکراوە هەیە ینی پێویستیەکە بینتە پێشەوە بەڵێ ئەو مەرجدارەکە مەرجکراوە پێویستیان بە زۆرینەی دیاریکراوە هەیە سپاس بۆ بەڕێز عومەر عینایەت بەڕێزان دەرباز دەبین بۆ مادەی 98 مادەی 98 پێویستە یاسا و بریارەکان لە ماوەی 15 ڕۆژ لە بڕواری پەسەندکردنیان بنێردرێن بۆ سەرۆکایەتی هەرێم سپاس بۆ بەڕێز ئەبووکاروان یەک بەڕێز داوا دەکەت گفتوگۆ لەسەر ئەم مادەیە بیکەت سێ بەڕێز
علي حمد صالح فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر دامەزراوی سەرۆکاتی هەرێم نییە یعنی بۆ چۆن بینێرین بۆ کوێ سپاس بۆ تێبینی ئێستا دواتر ڕوونکردنەوە بەرز عمر عینات. پێویستە یاسا و بڕیارەکان لە ماوەی 15 ڕۆژ لە بەرواری پەسەندکردنیار بنێرێن بۆ سەرۆکایەتی هەرێم بە مەبەستی پەسەندکردنی یان ڕەتکردنەوەی. سپاس بۆ بەرز عمر عینات. بەرز ئاری عەبدوڵەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان وشەی پێویستە بکرێ بە دەبێت. سپاس بۆ تێبینیە بەرز ئاری عەبدوڵەتیف. ڕوونکردنەوە لەلایەن بەرز دکتۆر فەرسەد سۆفی سەرۆکی لجنەی کاتی پەیڕەو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کاک عەلی باسی کرد طبعاً ئێمە ئێستا ناچارین پابند بین بەو قانونێک کە هەیە. اینجا قانونێکی موقت بە فترەیەکی زەمەنی محدد لە پەرلەمان دەرچووە بە شێوازێکی کاتی ئەو دەسەڵاتەی ئێستا داوەتە سەرۆکایەتی پەرلەمان. مانای وایە ئێستا کە ئەڵێن سەرۆکایەتی هەرێم معناوی ئۆتۆماتیکیان قانونێکی کە هەیە دایتە سەرۆکایەتی پەرلەمان. جا بەیانی کە ئەو قانونە کۆتایی پێهات دەگەڕێت و شوێنی خۆیان هەر چارەسەرێکی ترکە لە پەرلەمان کرا. بۆیە ئەوەی کە نووسراوە دروستە. سپاس بۆ ڕوونکردنەوە بەرز دکتۆر فەرسەد سۆفی. بەڕێزان دەچینە مادەی 99 فەرموو بەڕێزان. مادەی 99 یەکەم ئەگە سەرۆکایەتی هەرێم لە ماوەی ئەو 15 ڕۆژەی بە پێ یاسای سەرۆکایەتی هەرێم ژمارەیەکی ساڵی 2005 هەموارکرا و یاسا یان بریارەکەی بە شێوەیەکی گشتی کولی یان بەشێک جزئی ڕەت کردەوە لەو کاتە. دووهەم دەبێت لیژنەی تایبەتمەند لە ماوەی 15 ڕۆژ راپۆرتی خۆی بنووسێت. اینجا لە یەکەمین دانیشتنی دوای تەواوکردنی راپۆرتەکە دێتە ناو پەرلەمان و بریاری پەرلەمانیش لەو بارەوە یەکلاکەرەوە دەبێت یان بەڕای یان سەرۆکی هەرێم وەردەگرێت و راپۆرتی لیژنەی تایبەتمەند تاوتێ دەکرێت یان بە دەنگی ڕەهای ئەندامان پێداگیری لەسەر ڕای خۆی دەکات و ئەم جارەش ڕای پەرلەمان ڕەت ناکرێتەوە. دووهەم سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم بۆی هەیە ئامادەی دانیشتنەکە ببێت. سپاس بۆ بەڕێز هەمووکاروان. بەڕێزان بۆ گفتوگۆ لەسەر ئەم مادەیە. بەڕێز دکتۆرە پەری. بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینی من تەنیا لەسەر بەشێک جزء نییە پاژەی هەرچەندە دوای نووسم بە هەندێک جار تحمل ناکەم قسە نەکەم. پێداگیریش نییە لە زۆربەی جێیەکان وایە پێداگر. سپاس بۆ بەڕێز دکتۆرە پەری. بەڕێز شێرکۆ حەمامین. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لە خاڵی دووەمیانە ببوو لە خەڵی یەکەم لە دیاری کۆتایی یاوەی کاڵێ با بڵێن دەبێت لیژنەی تایبەتمەند لە ماوەی 15 ڕۆژ راپۆرتی خۆی بنووسێت. اینجا لە یەکەمین دانیشتنی دوای تەواوکردنی راپۆرتەکە دێتە ناو پەرلەمان و بڕیاری پەرلەمانیش لەو بارەوە یەکلاکەرەوە دەبێت یان بەڕای یان ڕای سەرۆکایەتی هەرێم وەردەگیرێت و راپۆرتی لیژنەی تایبەتمەند تاوتێ دەکرێت یا بە دەنگی ڕەهای ئەندامان پێداگیری دەسەر دەکات. بە بەڕای من ئەمەی لێلا ببرێت لەویا کۆتایی پێبێکە دەڵێت ڕای پەرلەمان لەو بارەیەوە یەکلایکەرەوە دەبێت. کۆتایی پێبێنرێت و ئەوی تری زیادەیە. سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین. بەڕێز مامۆستا مەلەمەروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکەی من کرا دەست خۆش بێت. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلەمەروان. بەڕێز عەلی حەمەد ساڵح. بەڵێ فەرموو. پشتیوانی بۆ چوونەکەی بەڕێز دکتۆر شێرکۆکەم ئینجاکە سەرەتا بکرێتە دواتر هەر لەو پەڕا لەو بارەوە یەکلاکەرەوە دەبێت. ئەگەر ئەمەش هەر نەڕۆی زۆرینەی ڕاها پێویست نییە یاسا بە زۆرینەی ئاسایی پەسەند دەکرێت ئەنی بۆ دوای دیسانەوە زۆرینەی ڕاهای بێت بەڵام دیسانەوە تاکی دەکەمەوە لە دەبێت کۆتایی پێبێت لەو بارەوە یەکلاکەرەوە دەبێت. سپاس بۆ بەڕێز عەلی حەمەد ساڵح. بەڕێز زۆران عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەلەو من لە لیژنەی کاتیم بەڵام بەخوا بزانم ئەمەمیانە دیوە یا نازانم لەگەڵ ئەوام کە هاوڕام لەگەڵ بەڕێز دکتۆر شێرکۆ و کاک عەلی حەمەد ساڵح کە خاڵی یەکەم بڕگەی دووەمی
دەبێت لیژنەی تایبەتمەند لە ماوەی 15 ڕۆژ راپۆرتی خۆی بنووسێت پاشان لە یەکەمین دانیشتنی دوای تەواوکردنی راپۆرتەکە دێتە ناو پەرلەمان و بڕیاری پەرلەمانیش لەو بارەوە یەکلاکەرەوە دەبێت لەوە زیاتری ناوێت ئەو یانویانەیە ئیشەکە قورسەکە. سپاس بۆ بەڕێز سۆرانومەر. بەڕێز قادر وتمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەگەڵ پشتگیری لە ڕای ئەو برادران دەکەم کە داوای لابردن دەکەن بە دەنگی ڕا کاک تۆر شێرکۆ و کاک علی و کاک سۆران و هەروانە قسان کردووە. پێشتر من لە مادەکەی کە دەمیستەمان ئەو ڕێیە بڵێم بۆیە پشتگیری دەکەم. من لەگەڵەوەدام ئاساییە من لەگەڵەوەدام خاڵی دووەم هەرلا ببرێ. ڕاستە بە پێی و قانونی ئێستا هەیە بەڕێز سەرۆکی هەرێم کە ئێستا نییە لە بەردەم پەرلەماندا بەرپرسیار نییە. بەڵام هەر کاتێک ئەگەر لە ئایندا هەبوو سەرۆکی هەرێم بێتە پەرلەمان سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمیش دەتوانێت بێتە پەرلەمان لەگەڵیدا. ئەو خاڵە بۆ ئەوەیە کە هەمیشە سەرۆکاتی دیوانی سەرۆکی هەرێم هەمیشە لە جیاتی بەڕێز سەرۆکی هەرێم بێتە پەرلەمان. یعنی ئەو خاڵە ئەو مادەیە بە نەفەسی حیزبی دانراوە. یعنی داوای لێ برنەمەیەکەوە دەڵێم هەر بۆوەتان داناوە. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێز قادر ڕزگەیی. بەڕێز ئاری عەبدڵەتیف. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من تێبینیەکمە بوو لەسەر وشەی کولی و جوزئی پێم وابێ زەڕوور نییە لا ببرێ بۆ دەربازبوون لەو دوو وشەیە توانین بڵین ئەگەر لە کەوانەیەکە هەموو یان بەشێک لە یاسایان بڕیارەکەی ڕەت کردەوە. سپاس. سپاس بۆ بەڕێز ئاری عەبدڵەتیف. بەڕێز ئێروان نیسان. بەڵێ سەرۆکی پەرلەمانی ئەگەر هەنار بوو سەرۆکاتیە هەرێمێ ئاندی موافقە کرد پەسەند کرد ئاندی ڕەت کرد و هەکە خلال 15 ڕۆژە نەپەسەند کرد و ناڕەت کرد ئۆتۆماتیکیان دەبێتە چ پەسەند کراوە. سپاس. دەبێتە پەسەند کراوە. گفتوگۆ لەسەر ئەم مادەیە کوتایی هات ڕوونکردنەوە لەلایەن بەڕێز دکتۆر فەرسەد سۆفی. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی ئێمە دامان ڕشتووە بناغەیەکی قانونی زۆر سەلیمە. ئەگەر سەیری دەستوری عراقیشکەی سەرلی پەرلەمانی عراقیشکەی لە ساڵی کە سەرەتا بوو یەکەم جار کە پەرلەمان بە زۆرینەی ئامادەبووان قانونەک تێ ئەپەڕێنیت ئەو ڤیتۆی کە دەیداتە ڕئیسی جمهوری کە ئەو کات هەبوو پێشتر لە ساڵی 2005 تا 2010 لەوێ جارێک دەیگەڕاندەوە دواتر پەرلەمان ئەو لەوێ بە دوو لەسەر سێ تێپەڕان پێم وایە ینی زۆر ڕێژەکە زیاتر ئێمە ڕێژەی زۆر کەمیشمان نووسیوە ئەوە یعنی ئیسراری پەرلەمانە لەسەر ڕایەکەی خۆی بە زۆرینەکی زیاتر معنای بۆ تێپەڕاندنی قانونەکە بۆیە ئەگەر بە هەمان ڕێژە تێتپەڕاند هیچ عیبرەتێک بۆ ناردنی ئەو قانونە بۆ سەرۆکی هەرێم نامینیتەوە معنەوە نەنێری باشترە لێە ئەم نیزامە قانونیە شتێک نیە لە هەموو شوێنێک بەو شێوەیە بۆیە باشترە سەلیمترە لە ڕووی قانونی لە ڕووی تەشریعی وەکو ئەوەی کە ئێمە نووسیومانە بەڵام ڕێزیش لە ڕای ئێوە دەگرین لە بەرەوەی سێ کە زیاتر بوون بەڵام ئەگەر دەنگیش بینی دروست نییە لە ڕووی قانونی وەکو ئەمانەتەکی قانونی وەکو لیژنەی کاتی پێتان ڕادەگەێنێ. سپاس بۆ ڕوونکردنەوە بەڕێز دکتۆر فەرسەد سۆفی. بەڕێزان مادەی دواتر مادەی 100 مادەی 100 ئەگەر گومان لەسەر دەنگدان هەبوو بەلایەنی کەم 5 کەس داوای دووبارەکردنەوەی دەنگەکانیان کرد دەبێت دەنگدان دووبارە بکرێتەوە ئەم جاریان بە ڕێگای هەڵسان و دانیشتن یان بانکردنی ناوەکان. ئەگەر تێبینی لەسەر ئەم مادەیە ئەرسان و دانیشتن ئەوەیە هەندێک هەڵدەستێن ئەوەی تر دانیشتن دەبینن. بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم مادەیە بەڕێی من هەر زیادەیە ئەگەر هەر بمێنێ ئەوەی کۆتایی بالا ببرێ ئەم جاریان بە ڕێگەی هەڵسان و دانیشتن یان بانکردنی ناوەکان. گومان زۆر دروست دەکا و شتێکی دروست نییە بەڕێی من. سپاس. سپاس بۆ بەڕێز تەحسین ئیسماعیل. بەڕێز پەروەعالی. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشگیری قسەکەی کاک تەحسینەکەم لە هەمان کاتە ئەگەر بژمێنێ بەلایەنی کەم 3 کەس 5 کەس زۆرە و ئەو هەڵسان و دانیشتنە ئەو بەشی هەر نامێنێ. سپاس. سپاس بۆ بەڕێز پەروەعالی. بەڕێز قادر وتمان.
پشگیری لە ڕێی کاک تەحسین دەکەم هەڵسان و دانیشتەکە لاورێ بەڵام لا ببرێ بانکردنی بە ناوەکان ئەوە بمێنێتەوە هەڵسان و دانیشتەکە لا ببرێ زۆر سپاس سپاس بۆ بەڕێز قادر وتمان بەڕێز بیستم فایق بەڕێسەر وشی پەرلەمان منش لەگەڵ لابردننی ئەو مادەیەم لە حقیقەتە ینی هەر من بەلایقی پەرلەمانی نازانم تۆ گومان لەسەر دەنگی ئەندامی پەرلەمان بکەی کە ئەوەی کردبیان سێ ئەندامی دەستەی سەرۆکایەتی لە نێو 100 کەسان ناتوانن 20 دەنگی ئەملا و 30 دەنگی ئەملا بە تەندروست بژمێرن ینی نازانم شتێکی زۆر بەجێنی هەر مانەوەشی زۆر سپاس سپاس بۆ تێبینیە بەڕێز بیستم فایق ئێستاوە بەتەمانە بکەنە ئەلکترۆنی ینی لە ماوەکی نزیکدا و سیستەمە هەیە هاک دەکرێت بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من لەگەڵ 5 کەسەکانیم بکرێ بە 3 کەس چۆن بۆ دەنگدان لەسەر مادەیەک گەر 3 کەس پشتیوانی کاخرێتە دەنگانەوە دەکرێت ئەمە شەر 3 کەس بێت و وشەی هەڵسان و دانیشتن پێم وا بێ زیادە لەو جملەیە گەر لا برێ سپاسانەکە سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان وابزانم هیچ بەڕێزێکی تر نەماوە بەڕێز مستەفا سکری بەرێ بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من لەگەڵ ئەو مادەیە بمینی چونکە ئەو حاڵەتە دێتە پێش ئەگەر ئەلکترۆنیش بی هەر کێشە دروستەکەن بەڵام پێم باشە وای لێبێت دەنگدان دووبارە دەکرێتەوە ئەم جاریان بە ڕێگای بانکردنی ناوەکان یەکلا دەکرێتەوە یەکلا دەکرێتەوەی زیاد بکرێت سپاس بۆ بەڕێز مستەفا سکری بۆ ئەو تێبینیە بەڕێزان لە ژنەی کاتیە کە تێبینیەک نەبێت دەچینە مادەی 101 بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی هەڵسان و دانیشتەکە پەیوەردەگرین هەڵی دەگرین نایەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد بەڕێز گەشەدارە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی پەرلەمان هەر بۆ خۆشی ینی ویستمان خاڵێکمان لە سوید بجێ لە وڵاتی سوید بجێت کە چوین بینیمان ئەوان بۆ شێوە دەنگیانەدا هەڵەسانەوە لەگەڵ هەر بڕگەیەکە وایە ئێمەش پێمان خۆش بۆ فرگێدانێ سپاس بۆ بەڕێز گەشەدارە لە وڵاتان پەیڕەو دەکەن ئەو شێوازە بەڕێزان مادەی 101 مادەی 101 لە کاتی گفتوگۆکردن لەسەر هەر پرۆژە و پێشنیازی یاسا و بریارێک ئەولەویەت لە دەنگدان بە پێی ئەو ڕێزبەندیەی خوارەوە دەبێت یەکەم پێشنیازی ڕەتکردنەوەی پرۆژە یان پێشنیازەکە دووهەم پێشنیازی گەڕاندنەوەی پرۆژەکە بۆ حکوومەت سێهەم گەڕاندنەوەی پرۆژەکە یان پێشنیازەکە بۆ لیژنەی تایبەتمەند کە راپۆرتی ئامادە کردووە چوارەم پێشنیازی دواخستنی گفتوگۆ بۆ دانیشتنێکی دی سپاس بۆ بەڕێز هەوکاروان گفتوگۆ لەسەر مادەیە گفتوگۆ نییە تێبینی لیژنەی کاتی کاک عومەر عینات فەرموو ئەی ببوورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەم مەوزوعات تێناگەم تێنەگەیشت حەزەکەین بەڕێزان لە لیژنە بۆمان ڕووکەنەوە بزانین ئەمە چییە بەڵێ سپاس کاک دکتۆر فرسەتەکە ڕوونکردنەوەی زیاتر بدەیت لەسەر داڕشتنەوەی ئەمە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوە خلاصەی هەموو ئەو فەسڵەیە معنای وایە ئەگەر پرۆژە قانونێک هات ئەولەویەت پێش ئەوەی دەست بۆ موناقەشە بکەین بۆ ئەوەیە ئایا پرۆژەکە دەکرێت یەکێک نقطەی نظام وەربگریت کە لەولای دیاریمان کردێ نقطە نظام چیە دەڵێ ئێمە داوا ئەەکەین بخرێتە دەنگدان کە ئەم پرۆژە مناقەشەی لەسەر نەکرێت ئەگەر خرایە دەنگدان و پشگیری کراوە ڕەت کرایەوە معنای وایە پێویست ناکە ئێمە لە نیوەی ڕەتیکەینەوە لە بیدایەتەکە ئەوە یان پێشنیازەکەین کە ئەو پرۆژەیە بگەڕێتەوە بۆ حکوومەت چکە تەواو نییە یان بۆ لیژنەی تایبەتمەند یان ئەو گفتوگۆیە ئەمڕۆ ئامادەنین بۆ کاتێکی تر واتە ئەگەر سەرەتا ئەوە نەخەینە دەنگدان معنای وایە ئێمە چینە ناو مناقەشە بۆیە ئەولەویەت بۆ ئەم بابەتەیە و ئەمە شتێکی متتەبعە لە پەرلەمانەکەی خۆشمان لێرەش کردومانە زۆر جار بووە گوتومانە پێشنیازەکەین ئەمڕۆ حاضر نین یان ئەم پرۆژێ بگەڕێتەوە حکوومەت هەر پێم وایە چەند هەفتە پێشتر ئەوەی پارێزەران بوو شتێک بوو لەو بابەتەی وامان لێ کرد سەرەتا پێش ئەوەی دەست بە مناقەشە بکرێت تەعجیل کرا ئەمە سیاغەی ئەو حاڵەتەیە کە لە پەرلەمانی خۆمان هەبووە ئەتە ببوورە بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر ئیجازە هەبێت پرۆژەکان ئیجازەمان نەداوەکە ببوورە فەرموو بەڕێز
چونکە پێشتر مامۆستا مەلەمەروان دەستی خۆی بەرز کرد بوو بە تەمام بدەمەوەی فەرمووەوەی خۆتەوەکە اینجا مامۆستا مەلەمەروان و دواتر کۆتایی دێنێ. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر وابێ باشترە پێشنیازی یاساکان لا ببرێ لێرە چونکە پێشنیازی یاساکان فلتەری تەواوی خۆی بڕیوە تەنها پرۆژەکانی حکوومەت ئەم پرۆسی بەسەرا جێبەجێ بکرێ باشترە. ئەوەی پێشنیازی یاسایە فلتەرەکان هەمووی بڕیەوە ئینجا هاتۆ ناو قاعی پەرلەمانەوە. جاریش کە بڵێ گفتوگۆی لەسەر بکرێ یان نەکرێ ئیترکەواتە جاریش کە فلتەریکە دروست کرایەوە بۆ بەڵام بۆی حکوومەت بەڕێی من جایزە. سپاس بۆ ئەو تێبینیە بەڕێز عەمەر عینایەت. بەڕێز مامۆستا مەلەمەروان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم پێم باشە هەر چوار خاڵەکە بکرێت هەیەک خاڵ ینی بە داڕشتنەوەیەکی جوانتر قەنەعەتم وایە هەم ئەو چوار خاڵە زۆر ڕەکیکن و زۆر دووبارە بوونەوەی پێشنیازی ڕەتکردنەوە ئەوانەی لە هەر چوار خاڵەکەی داهاتۆتەوە ئەتوانرێ یەک جار ئەو پێشنیازی ڕەتکردنەوە و خاڵەکانی دیکەی بە فاریزەیەک لە دوای یەک بۆ ڕیز بکرێتن ئاڕیزبندی ئاڕیزبندیەکە نەمێنێ بکرێت یەک خاڵ. سپاس بۆ بەڕێز مامۆستا مەلەمەروان. لە جنەی کاتی بەڕێز دکتۆر فەرسەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لەسەر داوای ئەندامان پێداچوونەوەی پێدا دەکەین سیاغەیەکی نوێ بۆ دەکەین لۆ بەیانی دەیخینە دەنگدان بە سیاغەیەکی نوێ. سپاس بۆ بەڕێز دکتۆر فەرسەد. سپاس بۆ ئێوەی بەڕێز دانیشتنی ئەمڕۆ کۆتایی هات بەیانی سعات 12 بەیانی سعات 12 دانیشتنە. ئەوەی بەڕێزان راپۆرتەکە تەواو بووە سعات 11 دەکەی. نانە لەسەر ئەوانە بوو لە ژنە یاسایی.